عزیزانم سڵاتان لەوێت بەیانتان باش بێت بەو هیواین کە بەیانی هەموو لایەکتان پڕبێت لە شادی و بەختەوەری خۆشحاڵی نەمڕۆژ بە کۆمەڵێ بڕگە و بابەتی نوێ میوانی ماڵەکانتانین بەو هیواین کە تا کۆتایی بینەرمان بن و سوود لەو بڕگە بابەتانەوە وەربگرن کە بە یارمەتی هاوکارانم بۆمان ئامادەکردوون. کۆی پرۆگرامی ئەمڕۆژمان وەکو ڕۆژانەی تر کۆمەڵێک تەوەری گرنگمان بۆ ئامادەکردوون و لە دوو تەوەر پێک دێت. تەوەری یەکەممان و سەرتامان باس لە چۆنێتی خوێندن لە پەیمانگای ئەهلی کوردستانەکەین و گەزانین کە زۆرن ئەو پەیمانگە و زانکۆ ئەهلیانەی کە لە هەرێمی کوردستاندا هەنوو ساڵانە خوێندکاران بە مەبەستی خوێندن و بەرەو پێشچوونیان ڕوو لەم پەیمانگایانە دەکەن و لەم زانکۆیانە دەکەن. بەڵام ئێمە ئەمڕۆ باس لە جیاوازی نێوان پەیمانگای کوردستانی ئەهلی و پەیمانگاکانی تر ئەەکەین و بزانیت لەم پەیمانگایدا تا چەند خزمەتگوزاریەکان بۆ خوێندکاران دابین کراوە لە هەمان کاتیشدا تا چەند خوێندکاران لەناو ئەم پەیمانگایدا برە و بەتواناکانیان ئەدرێت و لە کاتی ئەنجامدانی تاقیکردنەوەکان تا چەند کەشێکی لەباریان بۆ ڕەخساوە بۆ تاقیکردنەوەکان و ئەو خوێندکارانەی ئەم پەیمانگایەتەوە ئەکەن داهاتویان بەکوێ ئەگات تا چەند ئەم پەیمانگایە هەوڵی داوە هەلی کار بۆ ئەم خوێندکارانە دابین بکات. لە هەمان کاتیشدا چی بکرێت بۆ ئەوەی کە برە و بەتواناکانی خوێندکار بدرێ و تا چەند هەوڵ دراوە کێشەکانی خوێندکاران چارەسەر بکرێت. ئەمە تەوەری یەکەمان. دوا بەدوای ئەوە چینە سەر تەوەری دووەممان باز لە ڕۆڵی کۆمەڵی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندناکەین. وەگەزانین کە کۆمەڵە و ڕێکخراوەکان زۆرن لە هەرێمی کوردستان و هەر یەکەیان لەبارەی بابەتێک و خزمەتێک بە چینێک ئەگەێنن. بەڵام ئێمە ئەمڕۆ قسە و گفتوگۆکەین لەبارەی کۆمەڵی خوێندکاران لە ناوەندەکانی خوێندن. بێگومان کۆمەڵی خوێندکاران ساڵانێکی زۆرە دامەزا و لقی لە سەرجەم شارەکانی هەرێمی کوردستان هەیە. ئێمە ئەمڕۆ باز و کار و چالاکیانە ئەکەین کە ساڵانە کۆمەڵی خوێندکاران ئەنجامی دەدەن بە مەبەستی خزمەتکردن بە خوێندکاران و بە مەبەستی چارەسەرکردنی کێشەکانی خوێندکاران. لە هەمان کاتیشدا ئەم کۆمەڵێ تا چەند هۆکار بۆ چارەسەرکردنی کێشەکانی خوێندکاران و چی کردووە بۆ ئەوەی کە خزمەت بە خوێندکاران و بە قوتابخانەکان تا لە هەمان کاتیشدا بۆ قوتابخانانی پێویستیان بە هاوکاریە چیان بۆ کردوون و تا چەند هاوکاریان کراوە لەلایەن حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکانەوە. ئەمە تەواوی بڕگەکانی ئەمڕۆمانەوە بەو هیواین کە تا کۆتایی لەگەڵمانە بن و بینەری بن. بەڵێ عزیزانم وەکە زانین ڕۆژانە لە ناو بڕگەکانی ئێمەدا بڕگی وەرزشمان هەیە. بێگومان پێویستە لەسەر ئێمە ڕۆژانە وەرزش بکەین ئەگەر کاتێکی کەمیش بێت بۆ ئەوەی تەندروستێکی باشتر و لەشێکی ڕێکترمان بداتێت. با ئێستا بەیەکەوە بینەری بڕگی وەرزش بین و دواتر بەردەوام بین. وەکو ڕێژان فواد پاڵەوانی عێراق و پاڵەوانی ئاسیا و لە ئێستادا وەکو ڕئیسی اتحادی عێراقی UIBFF ئەمەوێ چەند وەرزشێکتان بۆ ئەنجام بدەم کە شتێکی زۆر ئاسان و سوودبەخش ئەتوانی لە ماڵی شۆ ئەنجامی بدی بۆ کەسانی بە تایبەتی باسەگەم کە زیاتر تااقەت یان با بڵێن توانای هاتنیان بۆ دەرەوەنی یان توانای هاتنیان بۆ ناو قاعانیە بەڕاستی. ئەمێ لێرەیە سووتێ بگەێنم بۆ کەسانەی کە پشتی ئازاری پشتیان هەیە بە تایبەت ئازاری خواری پشت منتیقی ئەسفەلی پشت کە ئازاریان هەیە ئەتوانن سوودێکی لێ ببین بە ئاسانترین شێوە بە ئاسانترین ڕێگە بەڕاست کە زۆر شتێکی بەسیتەوە توانیش لە ماڵی شەوە ئەنجامی بدەیت. ئەگەر من ئێستا لێرەیە تەمرینەکانتان بۆ بکەم بیخەمە ڕوو لەوە بۆی زۆرترین ئیسفادەی لێ ببینن. یەکەمین هەنگاو کە دەست پێ بکەم هەردوو دەست بۆ پێشەوە درێژەکەیت باشە.
هەر وەستانێکت 10 سانیە بێت زۆر زۆر باش ئەتوانیم تەمرینە ڕۆژ ناڕۆژ ئەنجامی بدات هەست کەسێک بێگەر لە ماڵەوە بێت. هەر وەستانێکت 10 بۆ 15 سانیە بێت زۆر زۆر باش. لە هەموو کاتێکە هەناسە هەوەرگرتن بەلووت یانەوەی بەدەم. بۆ تەمرینی ئەمڕۆمانەم جوڵانە بوو هیوادارم سووتان لێ وەرگرت بێ و هیوادارم توانم خزمەت بە هەموو وەرزشکارێ بکەم و زیاتر بۆ کەسانەی کەوکو پێم وتن لە ماڵەوەش ئەگەر بتوان ئەم تەمرینانە بکەن سوودێکی ئەزگار زۆری لێ بن. هیوام سوود وەرگرتنە بۆ هەموو لایەک و هەموو وەرزشکارێک. بەڵێ عزیزانم لەگەڵتان بەردەوامین بەو هیواین کە ئێوەش ڕۆژانە ئەو جوڵانە دووبارە بکەنەوە لە ماڵەکانی خۆتان و ئەگەر لە هۆڵە وەرزشیەکان بێت بۆ ئەوەی کە تەندروستێکی باشتر و لەشێکی ڕێکترتان هەبێت. بەڵێ عزیزانم وەکو وتمان لە تەوەریەکەماندا باس لە خوێندن لە پەیمانگای ئەهلی کوردستانەکەین و گەزانین کە پەیمانگای ئەهلی کوردستان سەر بە گروپی کۆمپانیاکانی قەیوانە. ئێمە ئەمڕۆ باس لە خزمەتگوزاریەکان و ئاستی خزمەتگوزاریەکان لەم پەیمانگایە دەکەین و باس لە جیاوازی نێوان ئەم پەیمانگای و پەیمانگە ئەهلیەکانی تری کوردستانەکەین و گەزانین کە کۆمەڵێکی زۆر پەیمانگای تر هەیە لە هەرێمی کوردستان کە ئەهلین و ڕۆژانە خوێندکاران تێدا دەخوێنن. ئێمە باس لەوەش دەکەین کە تا چەند هەوڵیان داوە برۆ بەتواناکانی خوێندکاران بدەن لەم پەیمانگایە. هەر بۆ مەبەستەش بەڕێز دکتۆر لوقمان ڕەئوف بەڕێوەبەری تۆماری پەیمانگای تەکنیکی کوردستان بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەمان میوانە. دکتۆر گیان سڵاو لێبێ و بەیانیت باش بێت. بەیانی بەڕێست و بەیانی بینانی بەرز. سپاس دەکەم بە خێراتیت. دکتۆر با سەرەتا باسێک لە مێژووی دامەزراندنی ئەم پەیمانگایە بکەین، بزانین ئەم پەیمانگایە لە کێوە دامەزراوە و ئامانج لە دامەزراندنی چییە؟ بەڵێ بە فەرمانی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی ساینستی لە 19/2015 لە ژێر یاسا ڕێنماییەکانی وەزارەتی خوێندنی باڵا پەیمانگا دامەزراوە. لە سەرهەشتاشدا کە دامەزرا 4 بەش کرانەتەوە. دەڕاستیاکردنەوەی هەموو شوێنێک بۆ خۆی کۆمەڵە دید و ئەمانجی تایبەت بەخۆی هەیە. هەمووشیان دەبێت ئەو ئەمانجانە لە ژێر ڕۆشنایی و ڕێنماییەکانی کوردستانە بێت. ئێمە دەزانین ساڵانە ژمارەیەکی زۆری فێرخواز لە پۆلی 12 دەدەشن. ئەو ئیمکانەتە و توانایی کە حکوومەتی هەرێمیشێتی بەرامبەر بەگرتنە خۆی سەرجەم ئەو فێرخوازانە نییە. بۆیە بیلەوە کراوەتەوە کە مادام
دەسەڵات و توانە و شوێن و پێداویستی هەیە پەیمانگای بکرێتەوە لەژێر ڕۆشنایی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی سانستی. بەڵام کردنەوەکەش دەبێت شێوازێک بێکە لەگەڵ سەردەم و واقعی ئەمڕۆ ئەو حەز و خواستی کە فێرخوازیەتی ڕەچاو بکرێت. بۆیە سەرجەم ئەو هەنگاوانی کە نراون لەبەر ڕۆشنایی ئەمەوە کراوە دەبێت لە هیچ نەبێت لە 5 ساڵ یەکەم لە 10 ساڵ یەکەمە کۆمەڵێ دەرەجام وەربگیتەوە کە تۆ هەنگاوت ناوە بۆ ئەوی فێرخواز ئەوەی کە دەیەوێت لەم شوێنە دەسی بکەوە چکە فێرخواز کە ڕوو لەو شوێنان دەکا بە پلەیەکە مادام پارە دەدا بیر لەوە ئەکا شوێنەکەی گونجاوە دەتوانێت لە شلو پەیمانگایکی بەدەستمێنێ ئەوەی بەدەستێنێ سمێنێ بە کەڵکی دێتەوە بە کەڵکی نایەتەوە ئایا جیاوازەکانی ئەو شوێن لەگە شوێنەکانی تر هەیە یان نییە لەم ڕوانگەی ڕوو لە تۆکات لەبەرێت تۆ بەر لەوەی دەست بە وەرگرتن بکەیت دەبێت هەموو ئەم شتانە لە خێڵزای خۆتا بیلێکت دابێتەوە بۆ ئەوەی بتوانی بە ئەو ئامانجان و ئەو ڕویانی کە هاتن فێرخواز وەرگریت و هەن لە هەمان کاتشا دەرەوە دایک و باوک و حتەنان وەزارەتی خوێندنی باڵاش لە درازی. ڕاستە. دکتۆر ڕوقمان باست لە بەشەکانی پەیمانگاکەتان کرد و وتت سەرەتا 4 بەش بوون. ئەمێ بزانم کە لە ئێستادا بەشەکانی پەیمانگاکەتان لە چەند بەش پێک هاتووە؟ ساڵی یەکەم 4 بوو، ساڵی دووهەم بوو بە 6 بەش، لە ئێستا ساڵی سێم کرا بە 9 بەش، ئەم ساڵیش بەشی دیجیتال میدیا کرا، ئێستا لە ڕاستیات 10 بەشی تەواومان لە پەیمانگا هەیە. دکتۆر باسێک لە ژماری خوێندکاران بکەین، ئاماری خوێندکاران لەم پەیمانگایە و لە هەمان کاتیشدا ئێوە مەرجی وەرگرتنی خوێندکارتان چییە کە ساڵانەیەن لەوێ فۆرم تەقدیمەکەن و ئەیانوێت لەوێ بخوێنن؟ لە ئێستا فێرخواز بە هەردوو قۆناغەوە بە هەردوو ساڵەکەوە 2660 فێرخواز داوامەکە. سەبات بە وەرگرتن و مەرجی وەرگرتنیش فێرخوازیش ساڵانە وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی ساینسی هەموو ساڵێک ڕێنمایی دەرەکات چۆن وەرگرتن بە سیستمی ئۆنلاین بۆ زانکۆ و پەیمانگا حکوومیەکان هەیە بە هەمان شێوەژ ڕێنمایی بۆ زانکۆ و پەیمانگا ئەهلیەکانیش دەرەکە. ئێمە لەبەر ڕۆشنایی ئەو ڕێنمانی کە ئەو دەریەکە بۆ وەرگرتنی بەشەکان و بەپێی کۆنمرە و بەپێی مەرج و مەرجەکانی شوێن و دەرە و ناو هەرێم دەرەکە ئێمەش هەمان ڕێکوایەتی وەزارەتی خوێندنی باڵا ڕەچاوەکی. دکتۆر وەکە زانین ساڵانە خوێندکاران کاتێک نمرەیەکی کەم بەدەست ئەهێنن ڕۆکەنا زانکۆ پەیمانگا ئەهلیەکان. ئەمە بزانم کە تا چەند ئێوە ئاسانکاریتان بۆ خوێندکاران کردو لە ڕووی نرخەوە بێگومان خوێندکاران چینێکن کە پێویستیان هەموو کات بە هاوکاریە، ئێوە چیتان کردو بۆ ئەوەی کە لە ڕووی نرخەوە هاوکاری خوێندکاران بکەن؟ سبارەت بەمەی مەسەلەی نمرەی کەم لە ڕاستیە گەر پەیمانگاکانی سەر بە زانکۆ ئەهلیەکانی حکوومەکانی زانکۆکانیش بکەین بڕۆم وایە ئەوان دەرفەتی وەرگرتن یان توانای وەرگرتنیان کەمێ بۆیە لەو ئاستای ئەوەستێ چونکە پێشتر پلانی پێشەش کردووە بەپێی ئەو پلانە ئەوەندە وەرەگری هاتاوەکو داخوازی زۆر بێ دەرەجە بەرزە بێتەوە مەشتێکی ئاساییە. سەبارەت بە زانکۆکان و پەیمانگا ئەهلیەکانیش زانکۆی وا هەیە ئەو نمرەی کە لای ئێمە وەرگیراوە زۆر جار بە ژمارێکی زۆر کەمیە لەوە کەمتریش لە زانکۆکە وەرگیراوە، بەڵام لای ئێمە ئەو نمرەی لای ئێمە وەرگیراوە لە کۆلێژێکی زۆر بەرزی حکومیشا وەرگیراوە لای ئێمە لە لای ئێمە فەرخوازیشە. سەبارەت بە مەسەلەی کەمی هۆکارێک لە بنشینەکەی ئەمەیە، بەڵام دوجاریش خەڵک ئەوەی کە خۆی تیا ئەبینێتەوە ڕوو لەوە ئاکارین بیر لەوە ناکاتەوە نمرەکەی چەندە بیر لەوە کە لەو شوێنێکی دەسەکەی دەرەنجامەکەشی چییە. ئەمە سەبارەت بە وەرگتن بەشی دوی پرسیارەکە ببوورە. بەڕێزم باسم لەوەم کرد کە ئەوەی کە بڵێن نرخی پەیمانگاکەتان تا چەند لەگەڵ نرخەکانی پەیمانگاکانی تر فەرقی هێوانی ئەهلین لە هەمان کاتیشدا تا چەند هەوڵتان ناوە لە ڕێگەی کەمی نرخەکانەوە هاوکاری خوێندکاران بکرێت. ساڵانە کە پلانی وەرگتن پێشکەشەکەی نرخی شوێنەکانیش دەنێرێتە وەزارەت بەپێی ڕکواردمیتی خۆی نرخەکان وەرگرتنەکان دیاری دەکات. بەڵام ئەم ساڵش لەگەڵ ئەمەش ئەم ساڵ وەزارەتی خوێندنی باڵا بەڕیاریدا کە لە 25 داشکاندن بۆ سەرجەم فێرخوازان زانکۆ حکوومەتەکان بکرێت. بە خۆشحاڵی و ئێمە یەکەمین پەیمانگا بوون لە دەڤەری سلێمانی ئێمە ئەو داشکاندنەمان جێبەجێ کردو. ئەو داشکاندنەدا دکتۆر تا چەند خوێندکاران زیاتر بوو ئەوەی کە بێنە ناو پەیمانگاکانی بەڕێستانەوە؟ لە ڕاستیە تۆزێ دوای وەرگرتن ئەمە درا مەزەگە پێش وەرگرتن بە دڵنیا بە ژمارە زۆر بە مەرجێ وەزارەت خۆی ڕێگەت با بە وەرگرتن چکار و پێم وتی بە پلان ئەدات ینی بۆ هەر بەشێک ئەمەنە دادێت.
ئەو بە بەشە تەواو ئەو ژمایە تەواو تو ناتوانانی بەدەر لەوە خەڵوەکەی چکە وەزارەت خۆی پێیوادی ئەمەە بەڵام هەموو داشکاتنێ بۆ فێرخواز سوودمەندە تەنانەت پانەرێکی باشیشە بۆچی بۆ ئەوەی کە خەڵکی باشتر بخوێنە یا ڕوو لە شوێنێکە خۆی دیکە ئێمە بەدەل لەوەی کە لە سابسمێن وەزارەت کردوێتی زۆر داشکانی خۆمانمان هەیە کردومانە و دەستگای شەیدان و خوێنەکان خۆینێکی ترە بەڵام فەرقی هەژار و کەم دەرامەت و ئەوانەی بە فعلی دوای بەداداچوون و کە دەزانین توانای خوێندنیانە تەنانەت لەسەر ئەوانەش دیشانەوە هێشتا دەشکاندن کراوە. ڕاستە. دکتۆر باباسێک لە جیاوازی نێوان ئێوە و ئەو پەیمانگە ئەهلیانەی ترکە هەیە وەکە زانین لە هەرێمی کوردستان کۆمەڵێکی زۆر پەیمانگای ئەهلی هەیە و ساڵانە خوێندکاران ڕوویتی ئەەکەن و خوێندنی تێدا تەواوەکەن ئەمێ بزانم کە جیاوازی ئێوە لەوان چییە و تا چەند هەڵتانداوە لە ڕێی جیاوازیەکانتانەوە خۆتان بسەلمێنن. ئێمە تەنها ساڵی 2015 ستمان ساڵە نەبوو لە 16 بۆ 7 ستەمان گۆڕی بەستنی بۆڵۆنیا ینی یەکەمین پەیمانگە بوو کە ئەم ستەمان گۆڕی بە خۆشحاڵیشەوە ئەم ساڵ وەزارەت بڕیاریدا کۆی زانکۆ پەیمانکان دەبستنی بۆڵۆنیا پەیڕەوکەن. هەدەفی گۆڕینی ئێمە دەمانەوێت خوێنکار لە پۆلە تەنها گوێگر و بیسەر نەبێت لەم سەردەمە قۆناغ تێپەڕێەوە چونکە ئەوەی ئێستا بازاری کار و ئایندە دەیخوازێ فێرخوازێکی کارە و چالاکیوێ لە دەرەوەی پۆلەکانی ئێمە چی بکەین بۆ ئەوەی فێرخواز لە بیسەرێکی و بێدەنگەر کەرێکەوە بیگۆڕین بۆ کەسێکی قسەکەر و بیرکەرەوە بۆ ئێستمی بۆڵەنیا لە ئێستا باشترین سیستەمە بۆ ئەوەی فێرخواز لە کەسێکی ناچالاکەەوە بگۆڕین بۆ کەسێکی چالاک. دکتۆر ئەمەوێت باسێک لەو سیستەمەمان بۆ بکەین بزانین ئەم سیستەمە چییە و جیاوازی لەگەڵ سیستەمەکانی تری خوێندن چییە؟ ئەم سیستەمە ئیست لەسەر فێرخوازێکی بیرکەرەوەی ڕەخنەگرانەوەتە چۆن ڕەخنەگیر بیرەکاتەوە بۆ ئەوەی لەو شتێک کە ئاراسەمانەگرێت تێبگەین ئێمە ئەمانەیە فێرخواز بە پلەی یەکەم بیر لە شتەکان بکاتەوە بۆ ئەوەی دەوروبەری ڕێنیشاندەر بێ هەڵسەنگێنەر بە پلەی یەکەم بۆ خۆی دوایی بۆ دەوروبەرەکەی. ئەم سیستەمە لە 92ەوە لە وڵاتانی ئەوروپی جێبەجێکرا سەرەتا کۆمەڵێکی کەم چوونە ناو سیستەمەوە تەنانەتێکی هیواتێکی وەکو ڕووسا یەکەم جار بە ترسێکەوە دەچوە ناو سیستەمەوە چکە پێی وابوو یەکگرتنی سیستەمێ لە ناو کۆمەڵێک وڵاتی ئەوروپیا هۆکارە بۆ ئەوەی عەقڵەکانی کۆشکا بۆ ئەوە بەڵام دوای تێگەیشت لە ڕاستیە ئەوە هۆکارێکی بەهێزکردنی عەقڵەکان چکە ئێمە ئەزمونێکشمانەیە لە کابینەی پێشووترا ئێمە کۆمەڵی فێرخوازی زۆرمان ناز دەرەوە بە تواناسازی بەڵام دوواچە گەڕانەوە بۆ حکوومەت هەنێ دەتوانین ڕێکۆمەر دانێ بۆ ئەوەی فێرخواز بێتەوەی خزمەت بەخۆت بکە. لە ئێستا تقریبا زیاتر لە 54-55 وڵات ئەم سیستەمە پیاداکەن حکوومەتی هەرێمیش لەم ساڵا ئەوەی بڕیاریداکە جێبەجێ بکرێت. ئەم سیستەمە هی لەسەر ئەوەکە چالەکەەکانی ناو پۆل جگە لە بابەت تیۆریەکان هەموو بابەت پراکتیکان بێتە دەرەوەی پۆلەوە نمرە بریتینە نەبێت لەوەی کە لە ڕاستیات فێرخواز تاقی بکرێتەوە چکە تاقیکردنەوە فێرکردن نییە ئەوە توانای هەڵسەنگاندنە ئەبێت فێرخواز دەڕوانگەی ئەدای کاری خۆیەوە تاقیم بکرێت بۆیە نمرەکانی بە بۆ نمونە کۆزوەرکی فێرخواز 50/50 لەم 50 سبەلانی کەمەوە 35 نمرەی لەسەر ئەو چالاکیانێک کە ئەنجامی ئەیە هەر بە سیمینار هەر بە راپۆرت چوونە دەرەوە گروپ کاری دەستی ئەرکی ماڵە ئەمانە کۆکرێتەوە بۆ دەرفەتێکی زۆر لەسەر فێرخوارە فەرخواز بخرێتە گەڕ بۆ ئەوەی بیرکاتەوە بۆ ئەوی توانای خۆی بناسێنی. گرفتێکی ئێمە هەیە فەرخواز کە تەواوی ئەکا نازانێت چی بکە بۆ چکە جگە لەو چوارچووی دیواری کە دەرسی تیاوتراتەوە مامۆستا بۆ خۆی کەسی یەکەم بۆ هەموو شتەکانی لە ئەلفەوە تایە خۆی وتوێتی فێرخواز کە بەس گوێگر بۆ زۆر جایش ئەسڵان بیری لە دەروی پۆلەکەەوە نەماوە نەیت ئێستا ئەو گرفتان دروستەکە کە فێرخواستاویەکە تەنان لە تاینکردنیشی لە ژێنێکی حکومیە ڕوبەرە گرفت دەبێتەوە دیسە دەبێت خولێکی خێرایی ئەگەلەری دەروبەرەکەشەوە بۆ خۆی دروستکابەوەی کۆمەڵە زانیاری پیاکە ئەمە هۆکار بوو بۆ ئەوەی کە بڕیاربێت ئەم سیستەمە بەکاربێنی بۆ ئەوی خوێندکارێک بکەین خوێندکارێک دروستکەین کە ئیتر بیر بکاتەوە دوای تەواوکردنی ئەوەی کە پێەتی خۆی بیخاتە گەڕ خۆی بۆ خۆی بێ خۆی کار بۆ خۆی بکە نەک چاوەڕێ بکە بۆ نمونە ئەم شوێن ئیلا شوێنێ باینکە اینجا بتوانێت کار بکات. دکتۆر ئەمەوێت باسێک لەوە بکەین کە باست لە جیاوازی ئەم سیستەمە کرد لەگەڵ سیستەمەکانی تر و باست لە گرنگی وانە پراکتیکیەکان کرد ئەمێ بزان تا چەند هەوڵتان داوە کە شوێنی تایبەت بە وانە پراکتیکیەکانتان هەبێت و لەگەڵ هەروانەیەکدا شوێنێکی تایبەت بەوانە پراکتیکیەکان لە پەیمانگاکەی ئێوەدا هەبێت.
لەبەرەوەی پەیمانگای تەکنیکی بە سروشتی حاڵ خۆی مادام تەکنیکیە بە ئیشی پراکتیکانی زۆرتر ئێمە سێ بەشی پزیشکیمان هەیە ئەو لابانەی لە پەیمانگای ئێمە هەن دڵنیا بە ئەتوانی هەنێ پێم زانکۆ بگەڕی بە هەموویانەوە بەقەت ئێمە لابی تایبەت بۆ بەشانە نیانە ئەو پێداویستیانێک ئێمە دابینمان کردووە بتوانم بڵێم لەوێنیان بەشێکمانێ بەشی نەوت ئەو لابانەی لێ هەمانە بە هەمان شتوانی بەراوردێکی ئەوەی کە پێویست ئەکا بۆ نەک بۆ فێرخوازێکی پەیمانگا بۆ فێرخوازێکی بەشی نەوتیا هەندەسەیەکی نەوت لە پەیمانگەکەیمە هەیە بۆ بەشە تەکنۆلۆژیەکان و ئایتەکانی بە هەمان شەی دنیای لابوو کە پێداویستیمان بۆ دابین کردوون چونکە ئەگەر ئێمە بڕامان وابێ ئیش خوێنکار بخەینە گەر لە ڕوانگەی تەجروبە فێربێت دەبێت هەموو ئەم شتانی لەبەردەستا بێت چونکە ئێمە قەنەعەتمان وایە هۆڵە تیۆریەکان فێرخواز تەنها ئەتوانێت بخەیتە سەر ڕێڕەوێکی دیاریکراو شتەکەی پێ بناسێنێت لە ئێستاە تەنها ناسین هۆکار نیە بۆ فێربوون ناسین تەنها یەکێکە لە هۆکارەکان دەبێت ئەم ناسینە بەرینە دەرەوەی ناو لابەکان بۆ ئەوەی ئەمە بە عەمەلی بکا بۆی کە چوە دەرەوە تەجروبەیەکی پێشوەختی کاری دەستیەکانی و فکری خۆی هەبێ بۆەوەی پاکی نەبکەن. دکتۆر بەدەر لە شوێنی تایبەت بە وانە پراکتیکیەکان ئەمەوێت بزانم تا چەند خزمەت گوزارەکانتان لە ئاستی پێویستدا بۆ ئەوکە تواناکانی خوێندکاران بەرەو پێشەوە برن تا چەند لە ڕۆی خزمەت گوزارەکانتانەوە جیاوازن لەو پەیمانگایانی ترکە هەیە. ئێمە لەبەرەوەی شوێنێکی تایبەتین بینایەکی ژێرخانێکیکان لە ڕووی بیناوە هەمانە کافتریایەکی تایبەتمان هەیە کافتری کوافەیەکی تایبەتمان هەیە خاوەنی کۆمەڵێ باخچەی دیاریکرامان هەیە فێرخواز ئێمە کەکە پێم وتی 35 دەرەجەی لە دەرەوەی پۆڵەکان جێبەجێەکە دنیا سیمینار و چالاکی وەرکشۆپ بە بەردامی بۆ فێرخوازانە هەیە هەر فێرخوازێ خۆی بێوێت داوایکە ئێمە ئەو پێداویستیان و ئەو ئامادەکارانی کە پێویستە بۆ فێرخواز دەیکەین ساڵانە پانەڵی تایبەت ئەنجامەین بەشداری کۆنفرانس و وەرکشۆپێکی زۆرمان کردووە هەموو ئەمانەش دەمانێت توانستی هەم مامۆساکان هەم فێرخوازەکان هەم ئەزمونێکی باشی بێ هەم بۆ فێرخواز هەموو بە پەیمانگا چووکە خۆی ئەمانە بریتین لە سەروەی ئەو شوێنە کە سپێنە شانازی پێ بکە هەم ئەو فێرخوازانی کە لێن شانازی پێ بکە. ڕاستە دکتۆر باباسێک بەدەر لەوانە پراکتیکیەکان کە ئێوە ئامادەتان کردووە بۆ خوێندکارانەوە شوێنی تایبەتتان ئامادە کردووە بووی باباسێک لە گەشتی زانستی بکەین بێگومان پێویستە هەموو خوێندکارێک لە هەر قۆناغێکی خوێندندا بێ گەشتی زانستی بۆ ئەنجام بدرێت بۆ ئەوەی کە زانیاریەکانی زیاتر بکرێت ئەمێ بزانم تا چەند لە پەیمانگاکەی ئێوەدا ساڵانە گەشتی زانستی ئەنجام ئەدەن و ئەو گەشتانەی کە ئەیکەن بۆ بەرەوکوێ ئەچێت و تا چەند هەوڵتان داوە زانیاریەکان لە کاتی ئەم گەشتانەدا بگەێنە خوێندکاران. گەشتی زانستی ئەو کەسی کە دەنجامی دەدا دەبێت کەم جا بزانێت گەشتی زانستی دەرەنجامەکەی چی بۆ دەرەنجامێکی دیاریکرا بکرێت بەداخەوە لەبەرەوە ئێمە فێرخواز زۆرە شوێنەکانیش کە ڕووی تێدەکەی بەهۆی بە حکمی ئەوەی زۆربەی شوێنەکانی تش ئەم کارە دەکەن تۆزێ گرفت بۆ ئێمەش و بۆ فێرخوازش دروستەکە ئێمە هەر فێرخوازێکە بڕیارەیە بیبێن بۆ گەشت ئەم پێ ئەڵێن چون بۆ گەشتەکە ناکرێت لە گەشتی زانستیە بکرێت بە گەشتێکی تەرفیهی لەبەرەوەی لە دەستپێکی گەشتەکە پێ ئەڵێن ئەنجامی گەشتەکە ئەمەیە دەبێت لە کاتی گەشتەکەشە ئەمە لەگەڵ خۆمانە بینینەوە بۆ دەبێت کە چوتە ئەوێ یاک دووسێ ئەم ئەرکانت هەیە جێبەجێکی بۆ ئەوەی ئیشەکەی خۆمان کە بە فعلی گەشتی زانستیە تایبەتی کەن بەو زانستێکی ئێمە بۆی دەشین بۆیە فێرخوازان ئێمە بۆ هەر شوێنەکانەبین بە پێی پسپۆڕەکانی خۆیان بۆ نمونەگە بەشی نەوتە بێن بۆ چێلگا نەوتەکان کە ئێمە دەتوانین بڵێم تاکە شوێنێکین کە زۆر بە ئاسانی دەتوانین ئەم هەنگاوڵگرین بە ئاسانی دەتوانین فێرخوازەکانمە بە چەندی جان ببێن ئەو شوێنانە بەدەر لەو ئێمە خۆمان تاقیمە گەمانەیە ئەشبینە ئەیان بێنە سەر ئەرزی واقع ئەو حاڵتانە هەموو ببینین دوجایش داوا هەرێک لە هەرێکە لەو فێرخوازانەکەین دەبێت بە راپۆرتی پێویست سەبارەت بەو دەرەنجامەی کە ڕۆژتووە چی دیوە چی بینیوە ئەو شتانی کە کراوە چۆن ئەو شتانی کە لە ئەرزی واقعبین لەگەڵ وارە تیۆرەکەیە لەگەڵ ئەوەی کە خۆی پراکتیزەی کردو لە پۆلە جیاوازەکان چیە دەرەنجامێکی ئەمە بۆ وەگرێ لەکوی ئەم دەرەنجامانە گەشتی دووەم و سێم بڕیاری لەسەرین بۆ ئەوەی فێرخواز بزانێ هەموو ئەم شتانە وەکو تەری تەسبیح وا بەیکە و بەسوون ئەگەر کۆی ئەمانە تەواو نەکە ناتوانێت سمێن ئامادە بێ بۆ بازاری کات. بێگومان
دکتۆر باست لە راپۆرت کرد و باسێکمان لەسەر توێژینەوەکانی ساڵانە بۆ بکەن لە پەیمانگاکەی بەڕێستان. ئەمە بزانم کە تا چەند هەوڵتان داوە ئەو توێژینەوانی کە خوێندکاران ساڵانە ئەیکەن ئێوە سوودی لێ ببینن، تا چەند لایانی پەیوەندیدار سوودیان لێ ببینیوە، تا چەند بۆتە هۆکارێک بۆی توێژینەوە بکرێت لەسەری. لە ڕاستیە پەیمانگای تەکنیکی کوردستان بە هەر ئێمە ناوم پەیمانگەکانی تر بەداخەوانی لەبەری فەرخواست 2 ساڵە ئێمە تەنها دەتوانین بیخێنە سەر ڕێگەی نووسی. بۆ ئەم قۆناغش ئێمە لە وەرگلۆدی فەرخوازە دەبێت بۆ هەموو وانێک راپۆرت بکە، بۆ هەموو وانێک کە راپۆرتی شەکە دەبێت بە پرزنتێشن و بە سیمینار پێشکەشیکە، یعنی لە ڕێگە توێرەکە بێ بە ڕەنگە ئەمەلیەکە. هەموو نووسینێکی راپۆرت ئەگەر ئێمە وای لێکین مانی وا لە فەرخوازگەین ئەم راپۆرتی کە دەیکەی با کەم بێ، بەڵام وەردە درێژی کە بۆ ئەوی تایبەتمەندی بەحسێک وەربگرن. ئەمانە لە پۆلا دەکرێت چالاکی بۆ هەموو پۆوانێکی شەکرێت. دوات جاریش بۆ ساڵی دەرچوونەکەی بە هەمان شێوە داوای لێکرێت کە بەحسێک ئەوەندەی کە بە ئەمەلی بکرێت بە تیۆری دوورخرێتەوەنی هەدەفەکەی ئێمە شتێک بکرێت کە لی تێبکە بتوانێت ئەدای ئەم شتە بکات. بەشێکی زۆری ئەو بەحسانی کە دەکرێن ئێمە زۆر جار فستیڤاڵی ساڵان نەمانێت. ئەم فستیڤاڵان دەتوانین بۆ نمایشکردن لە فستیڤالەکان بەکاران بینە. بەشێکی لەوانە وەکو سەرچاو دەتوانین بەکارانی بۆ فەرخوازەکانی دوای ئەوە ئەڵێن هەر شوێن ئەم فەرخوازە چی کردوەوە تەواوکەری بابەتەکەی ئەوە بۆی دوجار بەحسێکی کامل یا بەحسێکی دروست پێ بگەینی. بۆیە لەم ڕوانگەوە ئینش لەسەر فێرخوازەکەین، چونکە پەیمانگە تەکنیشیەکان بۆ فێرخواز توانستەکان و ئەوزی واقعەکە ئەمە ئەخایەنە و ماوەی خوێندنەکەش زۆر کەمە، بۆیە تەنها ئەتوانین لەم قۆناغەیە بۆ نەگەڕێن بۆ هەرمووی ئەوە بکات. دکتۆر ئەمە دۆکو دواوتت بە کورتی پێمان بڵێ کە چیت هەیە بۆ ئەو خوێندکارانی ئەیانەوێ بێنە پەیمانگاکەی بەڕێستان و خزمەتی ئێوە بەوان چییە؟ من دەتوانم ئەوە بڵێم ئەو فێرخوازەی بە فعلی دەیەوێت لە ژینگەیەکی ئارام، دەیەوێت لە سیستێمێکا بخوێنێ جیاواز بێ لە سیستێمەکانی تر، دەیەوێت زەمانێکی بۆ بگەڕێتەوە، چکەمە لە ڕاستیا بۆیە بۆڵەنێمان جێبەجێ کردووە بۆ ئەوی فێرخواز کاتێکی باشی بۆ بگەڕێتەوەنی لای ئێمە 4 سمستەرە خوێنێ دەبێت بچێتە سمستەری پێنجەم لەو شوێنانی کە ستمی بۆڵنیان زەمانێکی بۆ بگەڕێتەوە. زۆربەی ئەو دەرسانی کە خوێندوویەتی کردی پێ بدەچێنەوە پێویست ناکات جارێکی تر بیخوێنێتەوە بێتە لای ئێمە بۆ ئەوی هەم کاتەکەی بۆ بگەڕێتەوە، هەم تەجروبەیەکی فکری لۆژیکی و معریفی و پراکتیکی وەرگێ بۆی ئامادە بێ بۆ قۆناغەکانی دواترکە قۆناغی بەکەلۆرۆس یا قۆناغەکانی دواتری خوێندنی باڵای. دەستەکانە خۆش بێ، سوپاس بۆ ئامادەبوون، سوپاس بۆ زانیاریەکانت، بەو هیواین کە هەمیشە بەسەرکەوتوی بمێننەوانێ. بەڵێ سوپاس بۆ دکتۆر لوقمان ڕەئوف بەڕێوەبەری تۆماری پەیمانگای تەکنیکی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەلامان بوو. بەڵێ ئازیزانم ئێستاش هەواڵەکانی سەعات 9مان هەیە، با بەیەکەوە بینەری بین و دواتر بەردەوام بین. مستەفا چاوڕۆشەندامی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان ڕایگەیاند ئەمڕۆ وەفدێکی یەکێتی بە سەرۆکاتی باڤڵ تاڵەبانی هاوسەرۆکی یەکێتی لە شاری هەولێر بەشداری کۆبوونەوەی لایەنە سیاسیەکان دەکات. زەینەب مراد و ئەحمەد قەرەموز هاوسەرۆکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان لە پەیامێکدا پیرۆزبایی گەرمیان ئاڕاستەی لاوور شێخجەنگی و پاڤڵ تاڵەبانی کرد بە بۆنەی بەستنی کۆنگرەی چوارەمی یەکێتی نیشتیمانی کوردستان و هەڵبژاردنیان بە هاوسەرۆکانی یەکێتی. سەلاحەدین محەممەد بەعادین ئەمینداری گشتی یەکگرتووی ئیسلامی کوردستان بە بۆنەی وەرگرتنی متمانەی ئەنجومەنی سەرکردایەتی یەکێتی نیشتیمانی کوردستان بۆ بەدەستێنانی پۆستی هاوسەرۆکانی یەکێتی پامێکی پیرۆزبایی ئاراستەی باڤڵ تاڵەبانی و لاهور شێخجەنگی هاوسەرۆکانی یەکێتی نیشتیمانی کوردستان کرد. حاکم قادر حەمەجان ئەندامی ئەنجومەنی باڵای سیاسی و سەرپەرشتیاری مەڵبەندی ڕێخستنی سلێمانی یەکێتی نیشتیمانی کوردستان لەگەڵ سەرۆک و ژمارەیەک لە ئەندامانی کۆمەڵەی کەڕولاڵانی کوردستان لەقی سلێمانی کۆبەوە. وەزارەتی پێشمەرگەی حکوومەتی هەرێم ڕاگەندراوێکی بڵاو کردەوە تێیدا ئاماژەی بۆەوە کردووە بڕیار ئەمڕۆ وەفدێکی باڵای وەزارەتی پێشمەرگە بە سەرۆکایەتی شۆڕژ ئیسماعیل وەزیری پێشمەرگە سەردانی بەغدا بکا و لەگەڵ وەزیری بەرگری حکوومەتی فدرال و بەرپرسانی باڵای ئەو وەزارەتە کۆ ببێتەوە. زیاتر لە 100 ڕێکخراوی کۆمەڵی مەدەنی و چەندین کەسایەتی و چالاگوانانی کۆمەڵی مەدەنی و پارێزەران
لە ڕێگەی بەیاننامەیەکەوە لە شاری سلێمانی داوای بە سزا گەیاندنی تۆمەتبارانی کەیسی کچە 7 ساڵانەکەی هەولێر دەکەن. وەزارەتی پەروەردەی هەرێم لە ڕاگەندراوێکدا لەبارەی منداڵەکەی شاری هەولێر کە دەستدرێژی کرایەسەری بڵاوی کردە و ڕایگەاند بڕیاردراوە بە گەڕانەوەی ئەو کچە بۆ هەر قوتابخانەیەک کە باوکی دەستنیشانی بکات لە شاری هەولێر. دەستەیەک لە پارێزەران داکۆکی لە کەیسی ئەو کچە منداڵە دەکەن کە لەلایەن 3 کەسەوە دەستدرێژی کراوەتە سەر. سەرۆکی لقی ئەولێری سەندیکای پارێزەرانیش ڕای دەگەێنێت داوا لە حکوومەت دەکەن سەرجەم تۆمەتباران دەستگیر بکرێت چونکە چەندین تۆمەتباری تر هەڵاتون. لە خانەقین ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی و ژنان و چالاگوانان کۆنگرەیەکی ڕۆژنامەوانیان ئەنجامدا تێیدا ناڕەزایەتیان دژی دەستدرێژیکردنە سەر کچە منداڵەکەی شاری هەولێر دەربڕی. مانگی سووری کوردی لە کۆنفرانسێکی ڕۆژنامەوانیدا کۆکراوی بڕی ئەو کۆمەک و هاوکاریانەی ئاشکرا کرد کە لە ڕابردوودا گەێناونەتە ڕۆژاوای کوردستان. وڵی عزیزانم لەگەڵتان بەردەوامین وەکووتمان تەوەری دووەمی پرۆگرامەکەمان باز لە ڕۆڵی کۆمەڵی خوێندکارانی کوردستانەکەی لە ناوەندەکانی خوێندن وەگەزانین کە ژمارێکی زۆر کۆمەڵە هەیە و هەریەکەیان خزمەت بە چینێکی جیاوازی کۆمەڵە ئەکەن کۆمەلگاکەن بێگومان کۆمەڵی خوێندکارانی کوردستانی یەکێکە لەو کۆمەڵەیە کە ساڵانە خزمەتێکی زۆر بە خوێندکارانەکە و کار و چالاکی جۆرا و جۆری هەیە و هەوڵی داوە لە ڕێگەی ئەو کار و چالاکیانەی خۆیوانێ ئەو کێشانەی کە هەیە لە ناو خوێندکاران و لە ناو قوتابخانەکاندا چارەسەری بکە. ئێمە ئەمڕۆ بۆ مەبەستەش بەڕێز جوتیار مەحموود لێپرساوی لقی زانکۆکانی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و بەڕێز چاوەڕوان مەحموود کارگێڕی لقی زانکۆکانی کوردستان لە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە لامان میوانن. بەخێر هاتن و سڵاوتان لێبێت. زۆر سپاس بەخێرێن. کاک جوتیار سەرتای مەلای بەڕێزت ئەمێ بزانم کە کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەکەیدا دامەزراوە و مێژۆکێ گەڕێتەوە بۆ کەی و ئامانج لە دامەزراندنی چییە؟ لە خۆی دامەزرانی یەکێتی نیشتمانی کوردستان بەڕابەتی جەنابی مامجەلال ڕۆحی شاد بێت هەر لەو کاتەوە کە جەنابی مامجەلال و هاوڕەکانی بڕیاری ئەوەیاندا شۆڕشی نوێی گەلەکەمان هەڵبگیرسێنەوە دیارە بە دوو سەبەبی گرنگ یەکیشانەوە بووە کە دنیابینی و هەروە ئاستی ڕۆشنبیری جەنابی مامجەلال بووە کە هەر ساڵێک دوای دامەزراندنی یەکێتی نیشتمانی کوردستان بیری لەوە کردوێتەوە کە ڕێکخراوەکە بێ بتوانێت کە هاوشانی ئەو پێشمەرگانی کە شۆڕشی نوێی گەلەکەمانی هەڵگیرساندەوە بتوانێت لەناو ناوەندەکانی خوێندندا ڕۆڵی خۆی هەبێ. هەر بۆیە لە 26/4/1976 وەگوتم بەڕابەتی جەنابی مامجەلال کۆمەڵی خوێندکارانی کوردستان دامەزرا کە سەرەتا ناوی کۆمەڵی خوێندکارانی شۆڕژێر بوو. ئەو کۆمەڵەیە لە پاڵ ئەو ئەرکەی کە لە ناو ناوەندەکانی خوێندندا هەیبوو بە حکمی ناوەکە و ئەرکێکی شۆڕژگەریشی لە ئەستۆ بوو کە پێگەیاندنی چەندین پێشمەرگەی بەتوانە و لێهاتوو جەربەزە بۆ ڕێناو ڕێزەکانی هێزی پێشمەرگەی کوردستان بۆ بەرگریکردن لە خای کوردستان. هەر بۆیە ئەمە بەڕاستی مێژوویەکی پرشنگداری یەکێتی نیشتمانی کوردستانەوە مێژوویەکی پرشنگداری جەنابی مامجەلالە کە لەو کات و ساتەیە کە هیچ ئومێدێک لە کوردستانە نەماوە بدێت بیر لەوە ئاکاتەوە کە ئەبێ هاوشانی ئەو پێشمەرگانی کە لە شاخ چەکیان هەڵگرتووە دژی ڕژێمی بەعز بێ بیر لەوە ئاکاتەوە ڕێکخراوێکە بێ لە ناو ناوەندەکانی خوێندن بۆ خزمەتی خوێندکاران بۆ
بۆ بەرەو پێشبردننی خوێندن و هەروەها وەکوتم لە پاڵەوە شاڕۆڵێکی تریژەوە بووکە پەروەردەکردنی تاچی کوردی بە ژیانێکی کوردایەتیانە و نیشتمان پەروەرانە و دواتر نردنیان بۆ شاخ و بەوەی چەکی شەرەفەڵ بگرن و دژی نادات پەروەری و دژی ئەو هەموو زوڵم و ستەمەی کە ڕژێمی بەعسی و کاتایی کرد لە کۆمەڵگاکەمان ڕوبەڕووی ببنەوە لەبەرەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان ئەم ساڵ کە مێژوەکەی پێێنێتەوە 44 ساڵەوە مێژوویەکی پرشنگداری هەیە لە پاڵ ئەو مێژوەیەکی یەکێتی نیشتمانی کوردستانەتی بەپێی خۆناغە جیاوازەکان هەرکی سەرشانی خۆی جێبەجێ کردووە ئەگەر خۆناغەکان دابەش پێین بوون لە ساڵی 1976 تا ساڵی 1991 هەتا کاتی ڕاپەڕینەکە لە پاڵ ئەرکە پیشەیەکەی خۆی ئەرکێکی شۆڕژگەرانەی بە لاستۆ گرتووە و لە دوای ڕاپەڕینیش لە ساڵی 1990ەوە کۆمەڵی خوێندکارانی کوردستان یەکەم ڕێکخراو بوو کە دروشمی پەروەردەی هاوچەرخی بەرز کردەوە و ئێستاش لە ناو ناوەندەکانی خوێندندا بەپێی ئاستەکانی خوێندن هەر لە ئامادەیەکان و پەیمانگاکان و زانکۆکان کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەسەر جەمشار و شارۆچکانی کوردستان لەقی هەیە و هەندێک دابشکاری بەپێی دابشکاری جوگرافیە لەقەکان و هەندێکش بەپێی ئاستەکانی خوێندنە و بەردەوامە لە خەبات وە لە برەودان بە ڕوتی خوێندن و پاڵپشتیکردنی پیشەیانی خوێندکاران سەرکەوتوو بن. چاوەڕانخانی مەلای بەڕێزت ئەمێ بزانم کە ئەندامەکانتان لە ئێستادا چەند ئەندامن وە کچان تا چەند ڕۆڵیان هەیە لەناو ئەم ئەندامانی کۆمەڵەکەتان و گەزانین کە کۆمەڵێکی زۆر کۆمەڵە هەیە لە هەرێمی کوردستان و هەرێکیان خزمەت بە چینێکی کۆمەڵگا ئەکەن ئەمەوێت بزانم تا چەند ئێوە هەوڵتان داوە خانمانی دەستیان هەبێت لە کار و چالاکیەکان کە ڕۆژانە ئێوە لە ڕێگەی کۆمەڵەکەتانەوە تایبەت یەکەن بە خوێندکاران و خزمەتی خوێندکارانی پێەکەن. بەڵێ سەرتا سپاس بۆ ئێوە. خەمڵاندنی ژمارەی ئەندامەکانمان بەڕاستی ئێمە کار لەسەر زۆربوونی ئەندامەکانمان ناکەین و کوڕێکخراوی کۆمەڵی خوێندکاران بەڵکو کار لەسەر چۆنیەتی خزمەتکردن و خزمەتکردن بە چین و توێژی خوێندکاران دەکەین. تۆ کە ئۆتۆماتیکیان خزمەتت کرد و خوێندکار لێت ڕازی بوو چین توێژی مامۆستا لێت ڕازی بوو بە تەکید ئەندامانی کۆمەڵەکەش ڕوو لە زیاد بوو نامێکومان. لەبەرەوە ئێمە کوڕێکخراوی کۆمەڵی خوێندکاران توانم بڵێمیش لەسەر زیادبوونی ئەندامەکان ناکەین ڕاستە گرنگە بۆ ئێمە بەڵام ئێمە گەر خزمەت نەکەین و خوێندکار لە خۆمان ڕازی نەکەین بە هەمان شێوە ناتوانین سەرنجی خوێندکاریش بەلای خۆمان ڕاپێشین و ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە خۆشحاڵیەوە جیاواز لە ڕێکخراوەکانی تر دەتوانم بڵم تەنها هەڵگرتنی دروشمی بڕوابوون بە ئازادەکانی کچان و ژنان تەنها بۆ باگراوەندی خۆی بۆ بەهێزبوونی شکۆی خۆی لە ناو خەڵک و چین و توێژی خوێندکار نەبووە. خۆشببختانە ئێمە لە ناو ڕێکخراوی کۆمەڵی خوێندکاران لە کۆی 22 لە ناوچە جیاوازەکان لە هەرێمی کوردستاندا دوو خانم هەیە کە بە هاوشێوەی برایانمان هەواڵانمان مەسئولیت و لێپرسراوی لقیان لە ئەستۆدایە و هاوشانی برایانمان کار دەکەن و کارمان لەسەر هێنانە پێشەوەی کچانیش کردو بە خۆشحاڵیەوە لەسەر جەم لەقەکانماندا ژمارەی کچان 2 بۆ 3 کچ هەیە کە هاوشانی براکانمان بەردەوامن لە خزمەتکردن. دەستان خۆش بێت. کاک جوتیارەگەڕێمەوە لای بەڕێزت ئەمەوێت باست لە لقەکانی ئەم کۆمەڵەیە کرد. ئەمێ بزانم کە تا چەند کۆنتاکت هەیە لە نێوان لقەکانتان لە کاتی ئەنجامدانی چالاکیەکانە و ئایا سەرجەم لقەکانی ئەم کۆمەڵەیە چالاکن لەو شوێنانی کە لە هەرێمی کوردستاندا هەن؟ خۆی وەکوتم ئاست ینی دابشکاری لقەکان بە دوو هۆکارەیەکێکان هۆکارە جوگرافیەکەیە یەکێکیشان هۆکاری ئاستی خوێندنەکانە بەڵێ بە تاکید ڕوتی خوێندن و هەروەها ئەو ناوەندانێکی ئێمە کاری تێدا دەکەین وامان لەیەکا کە کۆنتاکتێکی بەقوتمان هەبێت لە نێوان خۆمانە بۆ ڕاپەڕاندنی کار و چالاکیەکان و بۆ ڕاپەڕاندنی وەرکانەی بۆ نمونە ئەگەر ئەگەر نمونەیەک بینەوە ساڵانە لەم مەوسمەیە زۆربەی ئامادەیەکانی شار و شارۆچکەکان ڕوودەکەنە ناو زانکۆ و پەیمانگاکان بۆەوەی بەرچاوڕوونیان هەبێ بۆەوەی تەژدەیان بکەن کە هەوڵ بن بۆی بتوانن لە پۆلی 12 بە تایبەتی خوێندکارانی پۆلی 12 ئامادەی هێندرێن بۆ ئەوەی کە بتوانن ژینگەی زانکۆ ببینن بتوانن ئەو ژینگەی کە ئەیبینن ببێتە هاندەرێک بۆی کە زیاتر هەوڵ بن و نمرەی زیاتر بەدەست بێنن بۆ نمونە لە حاڵەتێکی ئەوە کۆنتاکتێکی زۆر بەخۆر لە نێوان ئەو لەقانە هەیە کە لەقی ئامادەیەکان و لەقی زانکۆکانن و هەروەها وەکووتم ڕوتی خوێندن وات لەیەکە کە تۆ کۆنتاکتێکی بەقوتت دەبێ جیاواز لە هەر ڕێکخراوێکی تر تۆ
ناچاری بەوەی کە کۆنتاکتێتە بێ لەگەڵ هەواڵەکانی خۆتە و بتانی کە بۆ نمونە هەر ئەرکێکی خوێنکە هەر ئەرکێکی پیشەویت هەبێ و بۆ جێبەجێکردنی داواکاری خوێنکاران چکە زۆر جار هەیە داواکاریەکان وابەستە یەکن کاتێک تۆ داواکاریەک لەلایەن لقەکانمان لە ئامادەیەکانەوە ئەکرێ تاسیراتی هەیە بۆ خوێنکارە دوجار هەرە و خوێنکارەیە دێتە ناو زانکۆپی مانگاکان و لەگەڵ ئێمە کارەکان ڕاستی. ڕاستە دەستان خۆش بێت چاوەڕوان خان با باسێک لە ئەو کار و چالاکیانە بکەین کە ساڵانە بەڕێستان لە ڕێگەی کۆمەڵەکەتانەوە بۆ خوێندکارانی ئەنجامە دێت. ئەمەوێت بزانم کە تا چەند ئەم کار و چالاکیانە بوونەتە هۆکارێک بۆ برەودان بە تواناکانی خوێندکاران و چیتان کردووە بۆ ئەوەی کە ئەم کار و چالاکیانە بگات بە هەموو ناوەندەکانی خوێندن. سەرەتای مەکار و چالاکیەکانمان خۆی لە هەردوو بواری مادی و معنەوی دۆزیەوە بەڵام ناخۆشبەختانە ئەو قەیرانی کە ڕووی لە هەرێمی کوردستان کە ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستانیشی کردەوە توانم بڵم زەرمەندی سەرەکی ئێمەش بووین چونکە کار لەسەر چینێکی ئەساس و چالاکی و کۆمەڵگەیە دەکەین کە چینی توێژی خوێندکارانە بەڵام خۆشحاڵانە لەگەڵ کۆمەڵێک ستافی ئەکتیڤ لەسەر جملقەکان فۆکسمان خستە سەر لانە معنەویەکە و قەتیزبوونی خوێندکار هێنانە دەرەوەی قەتیزبوونی خوێندکار لە هۆڵەکانی خوێندن لەو کەشەی خوێندن کە تێدان جۆرێک لە بێزارکردی بۆ خوێندکار پێوە دیارە لەبەرەوە فۆکسمان خستە سەر سازدانی کۆڕ و سیمینارەکان بەهێزکردنی توانە مادی و معنەویەکانی خوێندکاران هەروەها ساڵانە ئێمە بەپێی ئەوەی کە لە ناوەندەکانی خوێندن بۆ نمونە لە زانکۆپی مانگاکان کارمان هەیە فۆکس دەخێنە سەر سازانی سیمینار کۆڕ و سیمینارەکان ئەو بۆ نەو ئاهەنگانی کە تایبەتن بە کۆلێژەکان فیستیڤاڵی ساڵانی کۆلێژەکان هەروە سازانی فیستیڤاڵ بۆ خوێندکارە بەهرەمەندەکان خەڵاتکردنی خوێندکارە ئەوائیلەکان بۆ ئەوەی زیاتر هەوڵ بدەن توانە معنەویەکانی خۆیان بەهێزکەن و هەروەها کار و چالاکێکی تر کە ئێمە گرنگیمان پێداوە لەسەر جملقەکان ئاگادارکردنەوەی خوێندکارانە لەو کێشە و دیادانی کە لە کۆمەڵگاکەماندا هەیە بۆ نمونەیەکێک لەوانە موادی مغەدیر کە دیادەیەکە هەر هەبوو و درێژەشی هەیە بەڵام ئاگادارکردنەوەی خوێندکار چکە زێرەربوونی سەرەکی لەم بارودۆخەدا لەم دیادێدا چینی گەنج و خوێندکارە هەروەها ئاگادار هۆشیارکردنەوەی خوێندکار سەبارەت بە ئەو یاسا و ڕێسایانی کە دانراوە بۆ خراپ بەکارهێنانی تەلەفۆن و ئامێرە ئەلکترۆنیەکان وەروەها ئەم هۆیانی ئێستای تەکنەلۆژیا و ئاگاداربوونیان هەروەها هۆشیاردان لەسەر زەواجی پێشوەختی کچان و کوڕان چکە بەداخەوە تا ئێستا لە تەمەنێکی گەنجی ناسکدا دەڕۆنە ئەو پرۆسەیەوە کە هیچ هۆشیارێک و هیچ ئاگادارێکیان لەو بارەیەوە نیە و زۆر کار و چالاکی تر سازانی بەهێزبوونی زمان بۆ خوێندکاران سازانی کۆڕ و سیمینار و ئەو دەورانەی کە کار لەسەر بەهێزبوونی ئاسی زمانی خوێندکاران دەستەکانتان خۆش بێت کاکتوتیار چاوەڕوانخان باسی کۆڵێک کار و چالاکی جوان و بەپێزی کرد کە بەڕێستان تایبەت بە خزمەتکردن بە خوێندکاران ئەنجامتان داوە ئەمێ بزانم کە تا چەند هەوڵتان داوە ساڵانە لە ڕێی ئەو خولانەی کە بۆ خوێندکاران ئەیکەنەوە هیچ خولێک هەبووە کە کردبێتان بۆ برەودان بە تواناکانی خوێندکاران و ئەو خولانە لە چی پێک هاتوون لە خۆی کار و چالاکی ئەم ڕێکخراوە دوو دیوی دیوەشێ ئەبیندرێ وەکو ئەو کار و چالاکانی کە هەواڵ چاوەڕوان باسی کرد بەڵام دیوێکی تری هەیە کە نابینرێ ئێمە ڕێکخراوەکەمان بە حکمیەوەی کە لە ناو سەر جەمزانکۆپی مانگاکانی بەتایبەتی پارێزگای سلێمانی و هەڵەبجە و ئیدارەکانی گەرمیان و ڕاپەڕین نوێنەرایەتی خوێندکارانی ژەکان ناو ناوەندەکانی خوێندندا زۆر کێشە و مەشاکیلی بینی خوێندکاران و ئیداری بۆ نمونە قسمەکانە کۆلێجەکانە و هەروە ئیداری خوێندنگاکانە ئەو کێشە و کەموکورتیانی کە هەیە زۆر جارەیە ئەمە نوێنەرایەتەکانمان بەدەمیانەوە چێن و هەروە گفتوگۆەکان لەگەڵ ستافە ئیداریەکانە ئەم دیوان ڕەنگە نەبیدرێت دیوێکی تریشەوەیە ئەو چالاکیانن کە بەرچاون و کۆ باسی کرد لە کۆڕ و کۆبوون و سیمینار و پێشوازی لە خوێندکارانی قۆناغی یەکەم و بەرچاوڕوونی پێیان و هەروەها کارکردن لەسەر هەندێک دیاریدەی ناو کۆمەڵگا و لەسەر هەندێک حاڵەتی ناو کۆمەڵگا بۆی ڕێگری لێ بکرێت بێتە دیاردا هەموو ئەمانە کۆمەڵە کار و چالاکین کە بەڕاستی دائیمەن ژینگەی ئەو ژینگەی کە ڕێکخراوەکە کاری تێدەکا و کاری تێدا دەکا واد لێ دەکا کە تۆ نەوەستیلەوە ئێمە لە ساڵای ڕابردوودا وەکو بینیمان حزبەکان حکوومات هەموو ئەمانە تووشی قەیرانێکی چاوەڕوان نەکرا بوون بەڕاستی ئەمە ڕێکخراو سەرجەم ڕێکخراوەکانیشی گرتەوە لە ناوانەیە بە تاگید کاریگەری لەسەر ڕێکخراوەکە ئێمەشە بوو بەڵام ئێمە نەوەستاین لە کارکردن بەڵکو هەر بەردەوام بوو چونکە ژینگەکە وایە خواست پرۆسەی خوێندن نەوەستا بەردەوام بوو لەبەرەوە ئێمە شەر بەردەوام بوون
و کۆمەڵی خوێندکارانی کوردستان لەسەر ئاستی پەیمانگاکان و لەسەر ئاستی زانکۆکان و لەسەر ئاستی ئامادەیەکانیش زۆر خولی هەبوو بۆ پێگەیاندنی توانەکانی خوێندکاران و بۆ نمونە ئەگەر خوێندکارانی ئامادەی بە نمونە وەربگرین ساڵانەکردن لە شار و شارۆچکەکانی کوردستان کردنەوەی چەندەها خولی بەهێزکردن بۆ بابەتانی کە خوێندکار تیایدا لاوازە بەبێ بەرامبەر چووکە هیچ خولێکردنەوە بۆ کۆمەڵی خوێندکاران بکاتەوە یەک تاکە دینارێکی لە خوێندکارە وەرگرتێ زۆرینی ئەو خوێندکارانەش کە بەشدار بوون خوێندکاری هەژار و کەم دەرامەد بوون و لە سەراستی زانکۆ پەیمانگاکانی جۆرەها خول کراوەتەوانێ هەندێک خول هەبوو پەیوەندی بۆ بابەتانەوە هەبووە کە خۆیان خوێندویانە خولی بەهێزکردنەوە و هەندێک هەبووە دەرەوەی منهەج بوو و پێویستی ئەوە بووە کە لە ڕووی تەنمی بەشەریەوە تۆ خوێندکار پێ بگەێنی و هەروە چەندەها جۆر و خولی بۆ بکەیتەوە کە بەڕاستی چالاکیان ئەوەندە زۆرن تۆزە قورسە بۆ ئێمە لێرە لە مقابلەیەکی ئاوای ئاماژەی پێبین بەڵام کۆمەڵی خوێندکارانی کوردستان وەکوتم لەسەر جەم ناوەندەکان بەردەوامە لە کار و چالاکیەکانی و هەروە بەردەوامی ژەبی و ئەرکی پیشیانەی خۆی بەبێ جیاوازی بەرامبەر بە خوێندکاران جێبەجێ دەکات. دەستان خۆش بێت جێگەی پێزانینە. چاڕۆن خان با باسێک لە پرسە نیشتیمانیەکان و ئەو کێشانە بکەین کە ڕۆژانە ڕوو لە کۆمەڵگەی ئێماکەن وەک ئەزانی کە لە ئێستادا ڤایرۆسێک وەنای کۆرۆنا بڵاو بووتەوە و سەرجەم گیانی گرتوتەوە و ڕۆژانە لە تەشەنە سندندایە. ئەمێ بزانم تا چەند ئێوە کارتان کرد بۆ ئەوەی کە ڕێنمایی تەندروستی بدەنە خوێندکاران لە ڕێگەی کۆمەڵەکەتانەوە بۆ ئەوەی کە بتوانن کە تەندروستی خوێندکاران و هەمیش ئەو مامۆستایانی لەو خوێندنگێدان بپارێزن لە ڕێگەی ڕێنمایەکانتانەوە. باس لە پرسە نیشتیمانیەکان کرد هەڵبەت یەکی کتر لە کارەکانی ئێمە بژانەوەی هەستی نیشتیمانی خۆشویستنی وڵاتە لەلایەن خوێندکارەکان کە ئەمەژێکێکە لە کارەکانی ئێمە و هەروەها پاراستنی سەروەری و قوربانیەکانی ئەم میلەتەمان و چکە دەستکەوتی ئەمڕۆ داهاتووی لە بەرهەم دێنرێ ئەمەژێکێک بۆ لە بایەخبەندی کار و چالاکیەکانی ئێمە هەڵبەت سەبارەت بە ڕێنمایە تەندروستیەکانیش لە ڕێگەی نوێنەرەکانمان لە سەرجەم کۆلێژەکان و بەپی ئاستی خوێندن بەپی ئەو ڕێکخراوێکی کاری لێ دەکەین هەوڵمانداوە زۆترین کار بکەین بۆ هۆشیارکردنەوەی خوێندکار سەبارەت بە ڕێنمایی تەندروستیەکان هەروە لەناو کۆلێژەکانماندا کۆمەڵێک گروپ و ڕێکخراو هەر لەناو خۆماندا پێک دێنین کە هەڵمەتی پاکردنەوەی کۆلێژەکان و بەشەکانی خۆمان دەست پێ دەکەین کە ئەمەش پاگراگرتنی ناوەندەکانی خوێندن هۆڵی ئەو هۆڵی کە محاضەڕی تێدا دەخوێنرێ کاریگەری هەیە لەسەر دروستبوونی تەندروستێکی باش بۆ خوێندکار لەبەر ئەوەش ڕێنمایی تەندروستیش یەکێک بۆ لە بایەخبەندی کار و چالاکیەکانی ئێمە خۆشبەختانە کاری لەسەر دەکەین و بەردەوامیش. دەستان خۆش بێت. کاکتوتیار ئەمەوێت باسێک لەوە بکەین کە ساڵانە لەگەڵ هاتنی تاقیکردنەوە وەزاریەکان خوێندکارانی پۆلی کۆمەڵێک ترسیان هەیە کۆمەڵێک شڵەژانیان هەیە لەم تاقیکردنەوەانە وەگەزانین کە تاقیکردنەوەی چارە نووسازە و پێویستە هەوڵی بۆ بدەن. ئێوە چیتان کردووە تا توانەکانی خوێندکارانی پۆلی 12 ئامادەیی بەرەو پێشەوە بەرن لە هەمان کاتیشدا ئەم ترسانیان نەهێڵن؟ لە خۆی خوێندن چووکە لە وڵاتی ئێمە نمرە تەحەکومی بە هەموو شتێکەوە کردو دایمەنەوە سترێسێکی لای خوێندکارانی پۆلی 12 ئامادەی دروستکردەوە من تاقیکردنەوە نەکرد لە وڵاتی ئێمە لە هەموو وڵاتانی دنیا سترێسێک لای ئەو کەسە دروستەکە کە دەچێتە بەردەم تاقیکردنەوە لەبەرەوە جۆرەشی پەیوەندی بە دلانی دەرونی ئەو ئینسانەوە هەیە وەکوتم هەموو ئینسانێک لە هەموو دنیا کە دەخرێتە بەردەم تاقیکردنەوەیەکەوە ئەو سترێسی بۆ دروست دەبێت. سەبەبێکی تریش کە خوێندکارەوە نەڕاڕا و دوو دڵ و هەروەها هەموو شتێک لە پۆلی 12 بینێتەوە کە نمرە تەحەکومەکە بە سەرجەم خولیا و ئاواتەکانی خوێندکارەوە کە هەیەتی هەرچەند لەم چەند ساڵانەی دوایە بە خۆشحاڵی وەزارەتی خوێندنی باڵا و توێژینەوەی زانستی کۆمەڵێک هەنگاوی گرتە بەر کە سیستەمی ڕاستەوخۆیی و هەروەها نظامی کریدیتی پێڕەوکرد بۆ ئەوەی کە خوێندکاران لە زاکۆ و پەیمانگاکان وەربگیرێن بەڵام دوجار هەرەوەی مایەوە ئەوە بوو کە خواست و خولیای خوێندکار لەلایەک بوو نمرەکەی لەلایەکی تر بوو لەبەرەوە بەشێکی تری بۆ هاتەوە بەڵام وەکوتم ئەوەی کە ئەرکی سەرشانی کۆمەڵی خوێندکاران بۆ ئەو بۆ کە خوێندکاران خولی بەهێزکردنیان بۆ بکرێتەوە لەو وانانەی کە لاوازن و زۆر جاریشەیە پەیوەندی بە ڕێکخراوەکەەوە نیە هەندێک جار هەیە پرسیار هەڵەیە هەندێک جار هەیە پرسیار خارجی من هەچاتێتەوە هەمووی بۆتە جۆرێک لە دوودڵی و ڕاڕایی لە ناو خوێندکاران خۆیان و کەسوکاریان بەڵام زوو هەر کاتێک کەم و کورتیەکە بوو بێ یەکسەر ڕێکخراوەکان ئێمە و ڕێکخراوەکانی تریش قسەمان لەسەر کردووە و داوای ئەوەمان کردووە کە چی حەقی خوێندکارە بۆی بگەڕێتەوە
و لیژنەی پسپۆر هەیە بۆ نمونە لە لیژنەی باڵای تاقیکردنەوەکان لەوێ دیراسی ئەمە ئەکەن بزانە ناخۆ ئەو شتەی کە وتراوە پرسیار بە هەڵاتێتەوە و هەروە خارجی منهەجەکەی هەمووانە چی حەقی خوێنکار بوو بێ قسەمان تێدا کردو بە خۆشحاڵیەوە گوێشمان لێ گیراوە و بۆشی گەڕاوەتەوە لەبەرەوە ئەوەی کە ئەرکی سەرشانی ئێمە بێ بۆ خوێنکارانی پۆلی 12 ئامادەی بەجێمان گەیاندووە بەڵام ئەمڕۆ ڕۆژ بە ڕۆژی ژمارە خوێندکاران لە ناو ناوەندەکانی خوێندن زیادەکە لەم ڕۆیە لە قۆناغی باخچەی ساوایانەوە تا ئاگاتە زانکۆ پەیمانگاکان نزیکەی 1,900,000 خوێنکار هەیە کە ئەمە بە تەقریبی زیاتر لە یەک لە سەرسی کۆمەڵگاکەیە کە بەڕاستی ئیدارەدان و بەدەمەوە چوونی ئەو هەموو ناوەندی خوێندن و ژمارە خوێنکارانە زۆر ئاسانیە ڕێکخراوێک بەتەنیا بتوانێت ڕوبەڕووی هەمی بێتەوە لەبەرەوە پێویستمان بە هاوکاری و هەماهەنگی سەرجەم ڕێکخراوەکانی تر و زیادبوونی ڕێکخراوی تریشە بۆی کە بتوانین چی ئەرکی ئێمە بە جێبەجێ بکەین زۆر جارەیە لە هەموو دنیا ڕێکخراوەکان ڕۆڵی چاودێری ئەبینن و ڕۆڵی ئەوە بینن کە بەرچاوڕوونی بدەن بە حکوومەت و کاک جوتیار ئەگەڕێم وڵای بەڕێزت هەل لەسەر هاوکاریەکانی لایەنی پەیوەندیدار قسەمان بۆ بکەی چاوەڕوان خان باسمان لە کۆمەڵی کار و چالاکی کرد ئەمە بزانم کە بەڕێستان لە ناوەندەکانی خوێندن تا چەند هەوڵتان داوە لە بۆنە و جەژنە ئاینی و نەتەوەیەکاندا ڕۆڵتان هەبێت و چالاکی جۆرا و جۆر ئەنجام بدەن لە هەمان کاتیشدا تا چەند هەوڵتان داوە لە ڕێگەی ئەم چالاکیانەدا دابوونەریت و کللتوری کوردی بە خوێندکاران بناسێن وەگەزانین کە چینێکی نوێ لە خوێندکاران پەروەردە ئەبن کە شارزایان لە دابوونەریت و مێژووی کوردی نییە ئەمێ بزانم تا چەند ئێوە هەوڵتان داوە لە ڕێگەی چالاکیەکانتانەوە زانیاری زیاتر بن بە خوێندکاران بۆ ئەوەی کە مێژویان لەبیر نەکەن و دابوونەریت پێ بزانن بە هەمان شێوە کە باسم کرد دووبارە شڵێمەوە کە گرنگیدان بە مێژووی کورد هەروەها هەستی نیشتیمانی یەکێک بۆ لە بایەخبەندی کاری کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە سەرجەم لقەکانماندا بە هەمان شێوە لە بۆنە و نیشتیمانیانەدا کار و چالاکی تایبەت بە خۆمانمان دەبێت هەرو دەزانین هەرێمی کوردستان بە سەرجەم ناوچە جیاوازیەکانیەوە لەلایەن ڕژێمی بەعسی لایەن ڕژێمی بەعسەوە دووجاری بردومان و کۆمەڵێک ناخۆشی و ڕاپەڕین بۆتەوە هەروەها لەو شارانەی کە تایبەت مناسبەیەکی تایبەت بە شارەکان بۆ نمونە 24 قەڵازێ 16 یادی بردومانی هەڵەبجا لەم بۆنانەدا ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان بە هاوکاری سەرجەم لایەنەکانی ئەم ناوچانە کار و چالاکی تایبەت بەخۆی دەبێت لە ڕێگەی سازدانی مەسەلەن گروپێکی شانۆیی کە تعبیر بێت لە میادا هەروەها لە ڕۆژی ئاڵای هەرێمی کوردستاندا ئێمە لە سەرجەم ناوەندەکانی خوێندن کار و چالاکی خۆمان دەبێت تایبەت بەم ڕۆژە دەستان خۆش بێت کاک جوتیار باست لە هاوکاری کرد پێویستە ئێوە لەگەڵ زۆربوونی ژمارەی خوێندکاران هاوکارێکی تەواو بکرێن بۆ ئەوەی بتوانن کە کار و چالاکیەکانتان بەردەوام بکەن و لقەکانیشتان زیاد بکەن لە هەرێمی کوردستاندا ئەمێ بزانم کە تا ئێستا هاوکاریان کردوون لایەنی پەیوەندیدار و یاخود داوات لە لایەنی پەیوەندیدار چییە؟ لەخۆی هاوکاریکردنەکە تەبان نسبیە یعنی زۆر جارەیە تۆ مامەڵە لەگەڵ دوو وەزارەتەکەیەکە بۆ وەزارەتی خوێندنی باڵا و پەروەردە بێ زۆر جارە بووە وەزیرەکە لە پارتێکی تر بووە تۆ بە جۆرێکی تر گوێ لەژێەوە زۆر ینی ویژدانیان جاری وا بوو وەزیرەکە لە پارتێکی تریژۆ بەسەر ئاستی گوێگرتن و هەروە تێگەیشتنی بۆ کێشەوە مەشاکلەکان بابەتیانە بوو لەبەرەوە توانوێتی بەدەمتەوە بێ و لە تێبگا لەبەرەوە شتەکە نسبی بووە مەسەلەی هاوکاریکردنیش بەڕاستی لەسەر دوو ئاستە یەکەمیانە و ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستان لە پێڕۆ و پرۆگرامی دواهەمین کۆنگری خۆی ئەوەی چەسپاندووە کە سەر بە مەکتەبی ڕێکخراوە دیموکراتیەکانی یەکێتی نیشتیمانی کوردستانە لەبەرەوە ئەرکی یەکێتی نیشتیمانی کوردستانەوە بە تایبەت لە دوای ئەم کۆنگرەیەوە کە دوایین کۆنگری یەکێتی نیشتیمانی کوردستان بوو ئەرکێکی زۆر یەکەوێتە سەرشان کە زیاتر دامی و ڕێکخراوە بکە لە ڕووی مادی و معنەویەوە چونکە بەڕاستی ئەم ڕێکخراوە لە ساڵانی ڕابردوو وەکوتم بەهۆی ئەو کێشە و مەشاکلانی کە لە ناو حزب بوو لە حکوومەت و لە قەیران و لەمانە ئەویش ڕوبەڕووی کۆمەڵە کێشە و گیرروگرفت بۆ ڕێکخراوە کە ڕێکخراوێکی زیندوو گرنگی و هەروە پێویستی ئەم سەردەمەیە بۆیە ئەرکی سەرشان بە دەرەجە یەک ئەرکی سەرشانی یەکێتی نیشتیمانی کوردستانە کە زیاتر ئاوڕی لەباتەوە لە ڕووی مادی و معنەویەوە دامی بکە و هەروەها لایەنە پەیوەندیدارەکانیش بە تایبەتی ئەو وەزارەتانەی کە معنین بە ئەو کار و ئەرکانی کە کۆمەڵی خوێندکاران جێبەجێیەکە ئەوانی زیاتر گوێ لە داواکاریەکان چاوەڕوان خان زۆر بە کورتی دواوتەی بەڕێزت وەکەوەی کە
چی بکرێت بۆ ئەوەی کە برۆ بدرێت بە کۆمەڵەکەتان و خزمەتی زیاتری خوێندکاران بکرێت؟ سەرەتا زۆر سپاس بۆ ئێوە کە ئەمڕۆ ڕێکخراوی کۆمەڵی خوێندکارانی کوردستانتان بەسەر کردەوە. کۆمەڵی خوێندکارانی کوردستان هەر لە سەرەتای دروستبوونی وەکو هەواڵ جوتیار ئاماژەشی پێکرد لە پێناوێک ئامانجا دروست بە و بەردەوامیش بەس ڕێڕەوی سافە جیاجیەکان کە هاتوون تام لە لەحزەی ئێستا درێژە بۆ بەهێنانەدی و ئامانجە دەدەین. دروشمەکەشمان لە خوێندکارانەوە بۆ خوێندکاران و هەر بە خوێندکاران دەبێت. ئێواتە خەباتمان هەڵقوڵاوی خواست و خولیاکانی خوێندکاران دەبێت و بەهێز و هزری خوێندکارانیش بەردەوام دەبێت و بە پلەی یەکەم بەرهەمەکەی بۆ خوێندکاران دەبێت. هەڵگری ئاڵای داخوازیەکانی خوێندکاران دەبین، بە هەمان شێوە بەردەوام دەبین لە کار و چالاکیەکانمان. دەستان خۆش بێت. دەستی ئەوش خۆش بێت. بەخێر هاتن، خۆشحاڵ بووین. بۆ هیواین کە بەردەوام بن و هەمیشە لە سەرکەوتندا بتان بینین. بەڵێ سوپاس بۆ بەڕێز جوتیار مەحموود لە برساوی لقی زانکۆکانی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان و بەڕێز چاوەڕوان مەحموود کارگێڕی لقی زانکۆکانی سلێمانی کۆمەڵی خوێندکارانی کوردستان کە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە نامانیان بوون. بەڵێ عزیزانم، ئێستاش پەیامنێرمان هونەر ڕەسوڵ لە ڕانیەوە بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵمانایە زانیاریمان ئەدات هەیە دەربارەی نەخۆشی کۆرۆنا و ئەو ڕێنمایانە چین کە پێویستە هاوڵاتیان پەیڕەوی بکەن بۆ ئەوەی کە لەم نەخۆشیە بە دوور بن. هونەر بەیانیت باش بێ و سڵاوت لێبێ، ئەمەیە بزانم کە زانیاریەکان لە لای تۆ چین دەربارەی ئەم نەخۆشیە. بڵێ سلااوان لێبێ، سلااو لە بینێرانی گەری کوردستان. بێگومان نەخۆشی کۆڕۆنایەکێک لەو مەترسیانەیە کە بەشێکی زۆری وڵاتانی گرتوتەوە لە هەرێمی کوردستانیش ئامادەکاری تەواو کراوە، بەتایبەت دوای ئەوەی کە لە وڵاتی ئێرانیش نەخۆشیەکە بڵاو بووە. لە سنووری ئیداری ڕاپەڕین کە لە شاری قەڵاتزێەوە ئێمە دەواازەیەکی سنووری لەگەڵ کۆماری ئیسلامی ئێران هەیە، لەلایەن بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین و ئیدارەی ناوچەکەشەوە ڕێکاری زۆر باش گیراوەتە بەر و دوێنێ لیژنەیەک بەسەر پەرشتی بەڕێز بەڕێبەری گشتی تەندروستی ڕاپەڕین سەردانی مەرزیکێلەی کرد بۆ گرتنەبەری کۆی ئەو ڕێکارانەی کە پێویستە لە سنوورەکەدا جێبەجێ بکرێن. من لە ئێستادا بەڕێز دکتۆر هیوا مەحموودم لەگەڵدایە کە بەڕێزیان بەڕێبەری گشتی تەندروستی ڕاپەڕینەوە دەمەوێت گفتوگوی لەگەڵدا ئەنجام بدەم لە دەڤەری ڕاپەڕین چی دەکرێت و تاوەکو ئێستا چی کراوە مەترسیەکە تا چ ئاسێککار دکتۆر ئەگەر بێ ئێرەم کاتت باش سڵاو دەبێ ڕوو لە کامێرەکەی کار دکتۆر پێمان بڵێ چیتان کردووە لە دەڤەری ڕاپەڕین بۆ نەخۆشی. سڵاو بۆیەوە پەڕاستی ئەم ساڵ بۆبوونەی بڵاوبوونەوەی پەتای ڤایرۆسی کۆڤید 19 کە ئەمە نەخۆشیەکە تقریبان ڕووی لە سەرجە وڵاتەکان کردو و پێشتریش لە وڵاتی سین سەری هەڵداوە. ئێمە وەکو بەڕێوەبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین بەپێی ئەو ڕێنمایانەی کە لە وەزارەتی تەندروستی عێراق و پاشان لە وەزارەتی تەندروستی هەرێمی کوردستانەوە ئەو کۆمەڵی ڕێنمایی هاتوتە خوارەوە، ئێمە پابەند بووین بە جێبەجێکردنی ئەو ڕێنمایانە. ئەم ڕێنمایانە خۆی بینێتەوە لە یەکەم کە ئەمە لە هەمووی گرنگتر خۆپاراستنە ئامادەکردن و دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی خۆپاراستن بۆ خۆپاراستنی کەسی هەر لە گاون و ماسک و ئۆڤەرشوس و کۆمەڵێک پێداویستی ترەوە. دووەم ئێمە هەوڵمانداوە بە پێی بڕیاری کە وەزارەت دەری کردو، ئێمە داوامان لەسەر و خۆمان کردو بۆ دابینکردنی سەرجەم پێداویستیەکانی وحدەی عەزل لە هەردوو قەزای ڕانی و پشدەر و بتوێن. هەروەها ئێمە کۆمەڵێک چەند تیمێکمان دروست کردووە و ئێمە دوێنێ بە یاوەری قایمقامی پشدەر بەڕێز مدیر ناحیەی هێرۆ ئێمە سەردانی گومرگ و سەردانی کێلێمان کردووە کامە دروازەیەکی سنووریە لە ئێستادا سەرجەمە و هاتوچۆی هاوڵاتیان لە مەرزی کێلێ ئەوانەی کە دێنە هەرێمی کوردستانە و هاوڵاتی عێراقی و هەرێمی کوردستانی ڕاگیراوە و ئەو هاوڵاتیانەی کە لە وڵاتی ئێران و خەڵکی هەرێمی کوردستانی عێراقن کە دێن ئێمە کەرنتینەیەک دروستمان کردو تا ئەم لەحزە هیچ کەیسێکمان نییە، بەڵام دروستمان کردو بۆی بتوانین ئێمە ئەو هاوڵاتیان لەخۆ بگرین و بۆ ماوەی 14 ڕۆژە ژێر سەرپەرشتی ئێمەدا بن. دکتۆر مەرجەوەی کرێ ئێران دەگەڕێتەوە بەتایبەت خوێندکارانەی کە هەیە خوێندکارێکی زۆر لە ئێرانە 14 ڕۆژ بمێنێتەوە؟ بڵێ ئەمە بە پێی ستانداردی نێودەوڵەتی و ئەوەی کە لە WHO هاتووە هەموو هاوڵاتیەک کە لە وڵاتێکەوە یان لە منتیقەیەکەوە دێت کە ئەو منتیقەیە ئەو نەخۆشی تێدا بڵاو بۆتەوە پێویستە بۆ ماوەی 14 ڕۆژەژە چاودێری پزیشکی دابێ لە کاتی
پەیدابوونی نیشانەکان لەسەری پێویستە پاشتر ئاڕاستەی وحدەی عەزلی سەحی بکرێت و پاشان ئەگەر نەخۆشیێکی تێدا دەرکە ئەو کاتە لە نەخۆشخانەیەکی تایبەت چارەسەر وەربگرێ و ئەگەر لە پاژە و چواردە ڕۆژە هیچ نیشانەیەکی لێ دەرنەکەوت تەواان ئەمە هەر بە پشکنینی هەم کۆمەڵی پشکنینەکە بۆی ئەنجام دەری ئەگەر هیچ نەخۆشیێکی تیا دەرنەکەوت و نەخۆشی تێدا دەرنەکەوت ئەتوانێت بنێردرێتەوە ناو کۆمەلگا. دوێنش لە کۆنگرێکی ڕۆژنامەوانی هەمەژتان پێدا بۆ هاتوچۆی هاوڵاتیان قەدەغەیە بۆ ئەو بازرگانانەی کە هاتوچۆ دەکەنیان ئۆتۆمبیلەن هەیە هاتوچۆ بۆوان ئاساییە ینی بەدڵنیایی و دوای پشکنین ئەوانە چونکە چواردە ڕۆژ پێویست نیە بۆ پشکنین چۆن کەسێک کە هاتوچۆ دەکات دەزانێت کاڵگری ڤایرۆسە. بەڵێ ئێمە دوێنێش لەگەڵ سەرجەم شۆفێرەکانی سنوورەکەدا کۆبووینەوە کۆمەڵ لە ڕێنماییمە پێدان لەسەر شێوازی دەستشن و شێوازی بەکارهێنانی ماسک و بەکارهێنانی گۆز و کڵاو و ئۆڤەرشوز و کۆمەڵێک پێداویستی تر کە پێویستە وەکو خۆپاراستنی کەسی بەکاربهێنرێت ئێمە سەرجەمە و ڕێنمایانمان پێدان و ئێمە لەگەڵ بەڕێزان لە پرساوی گومرگی و لە پرساوی نشینگەی مەرزی کێلێدا مناقەشەی کۆتاییمان کرد و گەیشتینەوە دەرەنجامی کرد دەبێت سەرجەم ئەو ئۆتۆمبیلانی کە دێنە سنوورەکەەوە هەمویان ڕەش بکرێن بە مادەی ڤێرکۆن و هەم شۆفێرەکە جاریش کە ڕەش بکرێ بە مادەی ڤێرکۆن و پاش هاتنە ناوەوەی بۆ خاڵە سنووریەکە ئەبێ سەرجەم ئەو ماسک و ئەو پێداویستی خۆپاراستنە کەسانی کە هەیە بێ لە شوێنێکی تایبەتدا مامەڵەیەکی تەندروستی لەگەڵا بکرێت و لە ناوچێت. دکتۆر جگەلەوەی کە بڕێستان بە ڕێبەری گشتینەوە لە پێگەیەکی ئیداری دەنەکو پزیشکێک ینی ئەو ترسد و لە ڕاوکەی لای خەڵک هەیە شیشی منطقیە خەڵک دەبێ بترسێ یان دەبێت چی لە ڕاستیدا پەتای ئەم کۆڤید 19 ئەوەی کە بە بۆنەی ڤایرۆسی کۆرۆناوە بێت ئەم ڤایرۆسی کۆرۆنای زۆر دەمێکە مێژۆکەی گەڕێتەوە بۆ چەندین ساڵکە هەبووە بەڵام ئەم ڤایرۆسە بۆ ئەم ساڵ خۆی گۆڕیوە شێوازەکەی گۆڕیوە هەندێک لە ڕووی مەترسی بۆ یانی هاوڵاتیان نیسبەی مردنی تا ئەم لەحزەیە لە بەشێکی زۆر لە ڤایرۆسە کۆرۆناکانی تر تایبەتی سارس و مێرس لەمانە کەمترە بەڵام کێشەیەم ڤایرۆسەوەی کە زوو بڵاو دەبێتەوە لە مۆسمێکی شای مۆسمە ساردا خۆشبەختانەوە بەرەو مۆسمی گەرمی ئەڕینکە لەوانەیە ئەکتیڤیتی ئەم ڤایرۆسە کەمتر ببێتەوە نەخێر پێویست بۆ ترس و دڵ ڕاوچە زۆرە ناکات کە لە ئێستادا بڵاو بۆتەوە بۆتە هۆی ئەزمەی چەند شتێک کە ئەمە بەڕاستی شێوەیەکی زانستی نیە بۆیە من داوا لە سەرجەم هاوڵاتیان و داوا لە بەڕێز سەرجەم یەکەی داریەکان و لە پرسراوان دەکەم کە پێویست ناکات بە هیچ شێوەی هاوڵاتیان بترسێنین بەعکسەوە ئەمە حەق بێ بە شتێکی زۆر باش دەستپێکێک کە لەمە دووە ئەم کللتورە لەناو ئێمە بگۆڕێت ڕێنمایی تەندروستی بە تایبەتی خۆپاراستنی تەندروستی بۆ سەرجەم نەخۆشیەکانی تر لەمە دووە پەیڕەو بکرێت بەڵام مەسم بۆ بڵم کە ینی بۆ هەموو کات و هەموو ساتێک هەر خۆپارێزیەر کارێکی باشە بەڵێ هەر پندێکی پێشینان هەیە و هەم لە طبی شاوەیە خۆپاراستن باشترە لە چارەسەرکردن ئێمە بەداخەوە کە هیچمان نیشکالمان لەسەرەوە نیە کە سیستەمی سەحا سیستەمێک کە پێویستی بە گۆڕانکاری هەیە زیاتر ئیحتیمامدانە بە خۆپاراستن کە تا ئەم لەحزەیە ینی بەو شێوەیە ئیحتیمامی پێ نەدراوە حەق خۆپاراستن زیاتر ئیحتیمامی پێ بدرێت ڕۆشنبیری هاوڵاتیان زیاتر بکرێت ئەو کۆتوبەندانی کە تا ئەندرێت لە سەرجەم وڵاتە پێشکەوتوەکانەوانی نیزامێکی تەندروستی پێشکەوتویان هەیە حەق لە وڵاتی ئێمەشدا بگیرێتە بەر کە خۆشبەختانە هەم ئێمە هەم جەنابی وەزیر هەمومان لەسەر خەتین بۆ تعدیلکردنەوە و دەستکاریکردنەوەی سیستەمی تەندروستی بە شێوەیە کە لەگەڵ سەردەمدا بگونجێت. پرسیاری منەوەیە خوشحاڵی و سپاس بخوای حاڵەتێک لە دەڤەری ڕاپەڕی نییە الحەمدوللا تام لە حزەیە هیچ حاڵەتێک تۆمار نەکراوە ئەوەی کە هەیە هاوشێوەی سەرجەم ساڵەکانی تر و سەرجەم وەرزەکانی تر کۆمەڵێک نەخۆشیەکە لە نەخۆشخانەکانە داخڵەکرێن هەندێکیان هەیە خۆیان تەمەنیان هەیە چەندین جان لە نەخۆشخانەکانە داخڵ کراون هەندێکیان هەیە مەشاکیلی تەنگە نەفەسییان هەیە مەشاکیلی تایان هەیە شەرنی هەرچ کەسێک تای هەبێ هەرچ کەسێک تەنگە نەفەسی هەبێ بڵێن ئەمە تووشی ئەو ڤایرۆسە بووە لە چەندین وڵاتی وەکو وڵاتێکی یۆرۆپە ئەمریکا لە ئێستادا بە بۆنی ئەنفلۆنزاوە ژمارەیەکی زۆر لە هاوڵاتیان وەفاتیان کردو و شتێکی ئەوەندەش نەبوو ئەوەندەی ئەلام گەورەشی نەکردووە ئەنفلۆنزا لەوەتی هەیە هەر هەبووە لەگەڵ بەشەرەتی شاهر لەوانەیە هەر بەردەوام بێت هیوادارین ئێمە ئەوەی کە زۆر زۆر احتیمامی پێ بدەین خۆپاراستن بێت ببێ بە کللتورێکی جوان لە مەودووە شێوازی دەستشتن شێوازی بەکارهێنانی ماسک شێوازی سەرجەم شێوازەکانی تر و زیاتر احتیمامان لە مەودووە بە خۆپاراستن بێ پێش ئەوەی زۆر هەڵپە بکەین بۆ وەرگرتنی دەرمان و بۆ بەکارهێنانی نەخۆشخانەکان بۆ هەندێک حاڵەت کە زۆر پێویست نییە.
خۆش بێت بەڕێز دکتۆر هیوا محمود بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین سوپاس بۆ زانیاریەکانت دیارە من دەمەوێت ئاماژە بەشتێکی تریش بدەم دوێنێش بەر لەوەی کە سەردانی سنووری کێلێ بکرێت کۆبوونەوەیەکی تر لە بەڕێبەراتی گشتی تەندروستی ڕاپەڕین کراوە و بۆ سەرجەم هاوڵاتیانی دەڤەری ڕاپەڕینیش تەنها بەڕێز دکتۆر هیوا کە بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین دەتوانێت لەو وارەیەوە لێدوان بدا و لێدوانی ڕسمی لەم سنوورە تەنها لە ئەو وەرەگیرێ واتە بەدەر لە هەموو ئەو پەیج و کەسانێک گەربیانێ مەترسی و دڵڕاوکەی لای خەڵک بڵاو بکەنەوە تەنها لێدوانی ڕسمی بۆ ئامار بۆرگرتنی ئامار بۆ هەر ڕێکارێکی ترکەیت بگیرێتە بەر تەنها بەڕێز دکتۆر هیوا محمودە کە بەڕێوەبەری گشتی تەندروستی ڕاپەڕین و دەتوانێت لێدوانی ڕسمی بۆ سەرجەمی کەناڵەکانی ڕاگەیاند بدا بەدەر لە ئەو هەموو لێدوانێکی ترکە بدرێت لە دەڤەرەکە دوورە لە ڕاستی و لێدوانی ڕسمی سنوورەکە نیە و من دەگەڕێمەوە لە ئێوە. بەڵێ سوپاس بۆ پامنێرمان هونەر ڕەسوول کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە ڕانیەوە لەگەڵمان بووە زانیاریەکانی داینێ دەربارەی نەخۆشی کۆرۆنا و چۆنێتی خۆپاراستن لی و سوپاس بۆ میوانەشی کە بۆ مایکی گەلی کوردستاندووە. بەڵێ عزیزانم ئێستاش پامنێرمان ئەحمەد ئیسماعیل بە شێوەیەکی ڕاستە و خۆ لە زانکۆی سلێمانیەوە لەگەڵمانە. ئەحمەد سڵاو لێبێ و بەیانیت باش بێت ئەمێ بزانم کە زانیاریەکانی تۆ لە زانکۆی سلێمانی چین. کۆژین ئەم کاتێ و بینەران باشتر سڵاوتان لێبێت لە چوارچێوەی چالاکیەکانی ڕۆژی زمانی دایک کە لە ناوەندە ئەکادیمی و شوێنە گرنگەکان کە چالاکی جۆراوجۆر و جیاواز ئەنجام دەدرێت بۆ ڕۆژی زمانی دایک دیارە ئەم چالاکی کە ئێستا ئێمە وەستاوین و لە کەمپی تازەی زانکۆی سلێمانی و لە سکوڵی زمان لێوین ئەم چالاکەش هاوشانی ئەو چالاکیانەیە کە بۆ ڕۆژی زمانی دایک ئەنجام دەدرێت دیارە ئەمڕۆ ئەوان بۆهۆی بوونی شێوازی ئیمتحانات و ئەو بابەتانی کە لە سەرشانیان بۆ پێویست بۆ ئەمڕۆ هەستاون بە ئەنجامدانی ئەو چالاکیەکان کەلتوری و زانستین بەشە کەلتوریەکەی لەلایەن خوێندکارانەوە بە جلوبەرگی کوردیەوە هاتوون و لەو ڕێگەیەوە دایانێت هەم لە ڕێی جلوبەرگەکانی و هەم لە ڕێی زمانەکەەوە باسی ڕۆژی زمان بکەن و دواتر مامۆستایان لە نێو هۆڵی پرۆفیسۆر عزەدین مستەفا ڕەسوڵ لەوێ چەند تەوەرێکی گرنگ باس دەکەن بۆ ڕۆژی زمانی دایک. من بۆ گفتوگۆی زیاتر و بۆ قسە و باسی زیاتر لەگەڵ دکتۆر کاروان گفتوگۆکەین. دکتۆر کاروان باید باش و نزیک بوویتەوە ماشەڵاو لێبێ و خوێندکارەکان جلوبەرگی کوردی جوانتان پۆشێ پیرۆستان بێ. ئەم ڕۆژە گرنگە لە لای ئێوە دکتۆر ئەگەر بەم جۆرە وەستین ببوورە بێزەحمەت ئەم ڕۆژە گرنگەکە لە لای ئێوە چۆن دەخەنە بەرباس و چۆن زیاتر وای لێ دەکەن گرنگ بێت. بەڵێ بەیانتان باش سەرەتا بەخێر بێن. بێگومان ئێمە لە بەشی کوردی کۆلێژی زمان زانکۆی سلێمانی هەموو ساڵێک وەکو کولتورێک هەوڵ ئەدەین کە ڕۆژی زمانی دایک یاد بکەینەوە و بەرز بینرخێنین. تەمان زمانی دایک وەکو بۆ ئێمەینەتەوەی کورد زمانی کوردی دەگرێتەوە بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەوەی کە ئێمە مەبەستە گرنگە بەلامانەوە هەموو ساڵێک بیکەین ئەوەیە کە زمانی کوردی وەکو زمانی دایکمان لە بۆتەی دوو پێوەرە هەڵبسەنگێنین پێوەرێکیان بریتە لە هەزرەنەتەوەیەکە و پێوەرێکیشیان بریتە لە لۆژیکی زانستانە بەپێی ئەو زانستی کە لەم کۆلێژە و لە بەشی کوردی ئاخێنرێکە زانستی زمان و زانستی زمانی کارێکیە. لەم ڕوانگەیەوە ئێمە هەوڵمان داوە کە هەموو ساڵێک ئەم بۆنەیە لەسەر دوو ئاس جێبەجێ بکەین. ئاسێکیان پەیوەست بێ بە لێکۆڵینەوەی زانستیانەی زمانی کوردی لە ڕوانگەی لۆژیک و پێوەرە لۆژیکیەکانی زانستی زمانەوە. لەم ڕوانگەیەشەوە ئەم ڕۆژ لە میادەیە پانێڵێکمان هەیە کە 5 مامۆسای بەڕێز بەسپاسەوە لە بەشی مامۆسایانی بەشی کوردی و مامۆسایانی بەشی ئینگلیزی کۆلێژی زمانی زانکۆی سلێمانی چەند بابڵین لێکۆڵینەوەیکیان هەیە کە لە شەوی پانێڵەکە پێشکەش دەکرێت و لە هەمان کاتیشە هەوڵ دەدرێت کە هەموو ساڵێک خوێندکاران خۆیان بەشدار بن لە چالاکیەکەیە و دەنگ و ڕەنگی خۆیان هەبێت ئەگەر بە درێژایی ساڵ مامۆسایان قسەکەر بن لەم ڕۆیە ئەمانەوە خوێندکاران خۆیان قسەکەر بن لەبەرەوەی قسەکەڕی ڕەسەنی زمانەکەیانن بە هەموو لە خوێندکارانی هەموو بەشە جیاوازەکانمان لە بەشی کوردی عەرەبی زمانی ئینگلیزی زمانی فارسی و بەشی وەرگێڕانیش بە هەمان شێوە. ئەمە جگە تەمان لە پێشکەشکردنی چەند چالاکیێکی کولتوری و چەند چالاکیێکی هونەری لە ڕێشێوەی تابلۆی هاوپەرکێ تابلۆی وێنەکێشان و دەستڕەنگینی خوێندکارانمان وە کۆمەڵێک چالاکی کولتوری تر. بەڵام ئەوەی کە گرنگە بۆ ئێمە ئەوەیە کە ئێمە بتوانین هەروەکو چۆن جەژنی نەتەوەی نەورۆزمان هەیە و یادێکە کە هەموو تاکێکی ئەم نەتەوەیەتیای بەشدارە بێت مەبەستمانە ئەم ڕۆژەش کە ڕۆژی زمانی دایکە کە لە 21 فێبرەوەری دەکرێتەوە ئەم ساڵ بە بۆنەی تاقیکردنەوەکانی کۆلێژەکەمانەوە چەند ڕۆژێک دوامە خست ئەمڕۆ جێبەجێ دەکرێت مەبەستمانە ئەم ڕۆژە وەکو یادێکی نەتەوەی لێ بکرێت و بە کولتور بکرێت و بەردەوام تاکەکان بەشدار بنتیایە وەتیایە وەڵامی ئەو پرسیارە بینەوە و ئەو پرسیارە لە خۆمان بکەین و بزانین بەرەو کوێ ئەڕۆین ئێمە چین و چین و ئەمانەیە چی بکەین و بەرەو کوێ هەنگاو بنین. تەوەرەکەی تۆ باسی چێکە؟
بەڵێ لە پانێڵەکە من باسی دوو تەوەری سەرەکی ئەەکەم لە پانێڵەکە. تەوەری یەکەمیان بریتە لە شیکردنەوەی ئەو چەمکە ئەو پاشخانە چەمکی کە لە پشتی ڕۆژی زمانی دایکەوەیە و لە هەمان کاتیشا قسەکردنە لەسەر بابەتێکی هەنووکەیی زمانی کوردی لە ڕۆژگاری ئەم ڕۆمانە کە ئەویش شیکردنەوە و شرۆڤکردنی ئەو گرفتانەیە کە زمانی کوردی تووشی هاتووە لە ڕێگەی بەکارهێنانی لە ژیانی ڕۆژانەی خەڵکی ئەم هەرێمەی خۆماندا کە هەرێمی کوردستانی دەوڵەتی فیدراڵی عێراقە. لەم ڕوانگەیەوە مەبەستمانە قسە لەسەر ئەوە بکەین کە پێویستە زمانەوانان و لێکۆڵەرانی زمانی کوردی بۆچوونەکانیان نوێ بکەنەوە لەسەر زمانی کوردی هەروەکو چۆن زمانی کوردی خۆی بەردەوام لە نوێبوونەوەیە و ئەو خێرابوونەی ژیانی مرۆڤی کورد و ئاڵۆزبوونی ژیانی مرۆڤی کورد بێگومان کاریگەریکی زۆریشی کردو لەسەر زمانەکەشی و زمانەکەشی بەرەو پێش بردووە و لەو بەرەو پێشچوونەشیە چەند گرفتێکی نوێی بۆ دروست بووە کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە بەڕاستی لێکۆڵەران و زمانەوانانی کورد پێویستە سەرنجی تێ بخەنە سەر و لێکۆڵنەوە توێژینەوەی لەسەر بکەن بۆ ئەوەی کە بتوانن پێکەوە لێکۆڵینەوەکان و کارکردنی مامۆستایان و توێژەران و خوێندکارانی کۆلێژەکانی زانکۆکانی هەرێمی کوردستان تەنها لە ئاستی پەرا و پەرتوکان نەمێنێتەوە بچێتە ئاستی کارێکی ژیانی ڕۆژانەی خەڵکیە لە دادگاکانە لە نۆرینگەکانی پزیشکەکانە لە بواری ئەکادیمی و نووسینی ئەکادیمیە لە بواری ئەوەی کە ئینگلیزیەکە پێی ئەوترێت تێز لانگویج بڵێن تاقیکردنەوەی زمانەکان زمانی ڕاستەنەکەیە ئەمانە زۆر گرنگە کە لە ڕۆژگاری ئەمڕۆیە لێکۆڵنەوەی تیا بکرێت و لە هەمووی گرنگتر چۆنێتی بەکاربردنی لە بواری پەروەردەیە کە ئەمەیەکێکە لەو گرفتانە گرفتی بەکارهێنانی زمان لە بواری دادگا و پزیشکی و یاسا و پەروەردەیە بەڕاستی لە ڕۆژگاری ئەمڕۆیە خێزانەکان توانایشی مرۆوی مادی زۆری بۆ سەرفەکەن و هەموو خێزانەکانی ئەم کۆمەلگایی ئێمە هیلاکە بەدەست ئەمەوە کە لە کاتێکە چارەسەرەکەی لە دەستی خۆمانایە و زمانەکەمان لەو ئاستەیە کە چارەسەری ئەم گرفتانە بکات. بۆ پێ ئێوە ناوەندی ئەکادیمی گرنگن لەسەر ئاستی هەرمی کورسان زانکۆی سلێمانی پێشێکی درودرێژی هەیە ساڵانەش لە یادی ڕۆژی زمانە چالاکی زانستی ئەنجام بدەن بدەر لەوە کە خوێندکارانتان بە جلوبەرێکی کوردی و چالاکی کەلتوری و هاوشان بەڵێ سپاس بۆ پەیامنێرمان ئەحمەد ئیسماعیل کە بە شێوەیەکی ڕاستە و خۆ زانیاریەکانی داینێ. بەڵێ عەزیزانم سپاس بۆ میوانەکەشی کە لەگەڵیدا بوو و وەڵامی پرسیارەکانی دایەوە. تەواوی بڕگە بابەتەکانی ئەمڕۆمان پێشکەشکردن بەو هیواین کە جێسوود و ڕەزامەندیتان بوو بێت تا سبەی گەڕێنەوە لاتان هەر شاد و سەرکەوتوو.